سڵاوتان لێبێ خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ لە خزمەتەوەی بەڕێزم زۆر سوپاس بۆ هاوڕێیانی ئازاد بوون بۆ ڕەخسانی و دەرفەتە. سەرەتای باسەکەم بە ئیجازەی مامۆستا عومەر بەو دیێڕەی مامۆستا شێرکۆ دەست پێەکەم کە لە گۆڕستانی چراکانە فەرمێ چیتان بۆ بجێڕمەوە، ئاخر زریکە چۆنە جێڕێتەوە، قیژە چۆنە نووسرێتەوە، عەرعەر چۆنە خوێنرێتەوە، ئەبێ خۆڵ قسە بکا خۆڵ. تێڕامانێکی کورتە بۆ دەربڕینێکی ورد. مەسەلەی ئەنفال یان هەر باسێکی تری نزیک لەوەی هاوشێوەی لەوە مرۆڤ بێ بە سەرنجێکی وردەوە و زۆر بە دیقەتەوە هەنگاو هەڵبدێن دەنا ئەگەری ئەوە هەیە بمان خاتە ناو هەڵەوە. لێرە توێژەرانێکی زۆر هەن لەم بارەیەوە کاریان کردووە، مامۆسایانی بەڕێز لێرە هەن کە پێش ئێمە کاریان کردووە، بە سپاسەوە ئێمە بە دوای ئەوانە هاتوین. بەڵام من هەندێک شتی کورد باسەکەم و دوایی باسەکە بە مامۆستا هۆمەر بەجێهێڵم. هاوڕێیەکم هەبوو وەم جارێگەی وت هەوراز من تەسەورەکەم لە ئەنفالە کورد کەسی نەماوە، ئەوەی کە ئێستا ئێمە ئەژین ڕەنگە ڕۆحیانەتی یان تیشکدانەوەی ئەو ئینسانانە بین کە لە شوێنێکا بەجێ ماوین. ئەگینا خێرە لەم دنیاە هەر کورد وەسعی وایە، ئەگەر میلەتێ میلەت بێ و هەبێ چۆنە بێت ئەنفالی بەسەر بێ و ئەبێ حاڵی ئاوا بێ. ڕەنگە قسەکە زۆرتر لە بینی خۆمانە وەک شتێک وەک نوکتێک لە بینی خۆمانە بێ، بەڵام کە ورد بیری لێکەیتەوە قوڵێکی خۆشی هەیە. ڕاستە من لایەک وەک فیلمساز لایەکیش وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی هەندێک سەرنجی بچووک لەم بارەیەوە ئەخەمە ڕوو. من بە پێچەوانەی و توێژەرانی کە پێیان وایە ئەنفال ڕووداوێک بوو لە ڕابردووە ڕوویاوە، یان و توێژەرانی پێیان وایە کورد وەک بوو گەلێک هەمیشە لەبەردەم ئەگەری ئەوە هەیە جارێکتر ئەنفال بکرێتەوە. من پێم وایە ئێمە ئەنفالمان بەجێ نەهێشتووە، ئێمە ئەم ساتەش لە ناو چرکەساتی ئەنفالاژین و ئەنفال ڕووداوێک نەبوو ڕوویدا بێ، بەڵکو ڕووداوێکە ڕۆژانە ڕووەدا و لە یەکەمین قۆناغی ئەنفالەوە کە دەستی پێکردووە تا بە ئێستایەگا ورد ئێمە کۆمەڵگەکەی ئێمە ئینسانی ئێمە ئەهاڕێ و ئەمان گۆڕێ بە شتێکی تر. گۆڕانێکی بنیادی ڕوویاوە پێم وایە کە پێم وایە بۆ ئەوەی بەر بەو گۆڕانە بگرین ئەبێت تێبگەین گۆڕانەکە لە چیا ڕوویاوە. من تەنیا سێ خاڵم ئەمڕۆ ئامادە کردو کە لەگەڵ ئێوەی بەڕێزە باسی لێ بکەم. ئەویشیان بنەما کۆمەڵایەتیەکانی دروستبوونی هەر کۆمەلگایەکەن. یەکیان خزمایەتیە. ئەگەر دیقەت بن کۆمەڵگەی کوردەواری خزمایەتی بنەماکەی شوێنە نەک خوێن، بە پێچەوانی کۆمەڵگەی عەرەبیەوە کە بنەمای خزمایەتی خوێنە نەک شوێن. ئێمە ئاڵێن خەڵکی فلان شوێنی، خزمەکانمان لە گوندی فلانە شوێن، بەڵام عەرە بەڵێ ئامۆزاکانمان ئاوا خوێن یەکیانە خات. لە شوێنێکە دیقەت بن کۆمەڵگەی ئێمە دوایی بە وردیە ڕۆمە سەری چۆن عەشیرەت شوێنی گرتەوە، خزمایەتیمان چۆن لە شوێنەوە گۆڕا بۆ خوێن کۆ تا ئێستاش ئێمە تیا ئیشەکەین. خاڵی دووهەم دیسان لەبارەی خاکەوە. قسەیەکی کۆنی کورت هەیە کاڵێ خاگە خۆین بەس خاک نافرۆشین، بەڵام پرۆسەکانی یەک لە دواییەکی چۆڵکردنی گوندەکان لە شوێنێکە بە ناوی کۆچی خۆویستانە و ئەگەرکانێکی ماڵی خۆتان و ماڵەکەی خۆتان بڕوخێنی بڕێک پاداش دووەرەگریت و لە قۆناغێکی ترا بە جۆرێک لە جۆرەکان هاندان لە شارەوە و لە شوێنێکی ترا ڕاگواستن و دێڕوخان و تا بە ئەنفالەگە یەک پرۆسەیە بریتیە لە دەستکاریکردنی دیمۆگرافیا، دەستکاریکردنی دوو کللتوری جیاواز کە ئەم دوو کللتورە جیاوازە بەیەکەوە کۆمەڵگا دروستەکان. یەکیان کللتوری گوندە وتریان کللتوری شارە. گوند بۆ خۆی دابوونەریت بەها وردە کللتوری خۆی هەیە و شاریش بە هەمان شێوە دابوونەریت و بەها و ژیانی تایبەتی خۆی هەیە و هەر یەکێکیان لەمانە ژماری دانیشتوانی تایبەت بە خۆیانیان هەیە. کاتێک تۆ بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و کۆمەلگاکەت
ڕوبەڕووی ئەوە کراوەتەوە ئیتر نەگوندی بمێنێ نەشار بە شێوەیەکی قەسری بە شێوەیەکی ئیجباری واکرا شارەکان پڕ ببن لە ژمارەی ئەو دانیشتوانەی گوندەکان کە هێنرانە ناو شارەوە. هەر ناوچەیەک دابوونەریت و چوزام تەقالیدی تایبەت بەخۆی هەبوو، شاریش بە هەمان شێوە. کاتێک ئێمە لە کۆمەڵناسی شارە ئەڵێین کەسانێک کە لە دەرەوە یەنە ناو شارەکەوە لە بەروی ژمارەیان کەمترە، دابوونەریتی شاری وایان لێکا بە جۆرێک لە جۆرەکان خۆیان لەگەڵ کللتوری شارە بگونجێنن. بەڵام ئەگەر ژماری ئەوانەی هاتوون زیاتر بوون، دروستکردنی ئەو کۆمەلگانی شتە جێبوونانەی چواردەوری شارەکانیە تا ئەم دەقەیەشی لەگەڵا بێ گەڕەکەکانیش مەسەلەن پارچەیەکی شار خەڵکی ناوچەیەکی دیاریکراون، پارچەکەی تر خەڵکی شوێنێکی تراوە. بەم شێوەیە چی ڕوویە؟ هەم کللتور و بەهاکانی گوند گۆڕان و نەمان تووشی بەدگۆڕان بوون و هەم کللتوری شاریش نەما. ئەتوانم بڵێم بیرکردنەوەی عەرەبی بەعسی زۆر بە دراستەی ورد لەسەر ئەمە ئیشی کرد تا چەکەرەی شتێکی تریش لە ناومانە بنیاد بنێ، دژایەتی یەککردن، قسە بە یەکتری وتنی لەسەر بنەمای ئەوە لادێیە ئەوە شاریە، تا ئەگا بە دروستکردنی شەڕەگەڕەک کە خۆتان نەزانن پرۆسەیەک بوو چۆن شارەکانی وێران کردبوو بۆ ماوەی دوور درێژ. ئەلەم بینەیە هەندێک شتی زۆر تایبەت لە شارەکانی ئێمە ڕوویاوە کە تاوەکو توێژەر ئەچیتە ناویەوە وردەبیتەوە هەستەکەی درێژکراوەکەی بۆیە منەڵێم ئەنفال هێشتا ئێمە تایەژین چ کاریگەری گەورەی دروست کردووە. بەهاکانمان گۆڕان، دابوونەریتمان گۆڕا کە بەهاو دابوونەریتی گۆڕا بیرکردنەوەتە گۆڕە کە بیرکردنەوە گۆڕا ڕەفتاری کۆمەڵایەتی دەستکارێکرێت و لەگەڵ ئەمەیە باسم کرد لە شەڕەگەڕەوت کەەوە تا شەڕە حیزب لە دوای ڕاپەڕینەوە کەم شت کە کردمان شەڕینەوە خۆم درێژەی هەیە هەتاوەکو بەم چرکە ساتەشەکە بە فۆرمی جیاوازی تر. ئەلەم بینەیە لێدان لە سینەماکان ڕەنگە بەشێکتان ئاگادارتر بن یان بە باشتر بیرتان بێ. ئەگەر سینەما شوێنێک بوو بۆ کۆبوونەوەی خێزان، ئەگەر سینەما شوێنێک بوو بۆ کۆبوونەوەی خەڵکی منەوەر و مسەقەف، ئەگەر سینەما شوێنێک بوو بۆەوەی کە ئەوانەی کە بیرێکی دیاریکراوی نوێگەریان هەیە ڕەنگە چەپەکان چوزانم یا هەر خەڵکی تر بە گشتی خەڵکی شار بە شێوەی خێزانی ڕۆیشتن بۆ سینەما بۆ ئەوەی لەم پێکەوە بوونە بدرێ نەوەک خوا نەخواستە ئەم خێزانێک کە ڕۆیشتون یا مەجموعەیە گەنج هی گەڕەکێکن ڕۆیشتون ئاشنا ببن بە خێزانی گەڕێکێکی تر یا گەنجی گەڕێکێکی تر، نەوەک لەویە تەنزیمێک ڕێخستنێک دروست ببێ کاری ڕێخستنەکە بڕوە تەشەنە بکە. سینەماکان بەردەم سینەماکان کرا بە شوێنی شەقاوە و شەلاتی و چوزانم ئەو شتێک کە ئەیزانین. ئیتر لەو شوێنەشەوە تەنانەت خودی سینەما لە شوێنێکی ڕۆشنبیریە و گۆڕا بەجنێ و هەتا ئەم چرکە ساتەشی لەسەر بێ ئێمە ڕقمان لە کەسێک هەڵبستێ ئەڵێنێکین بە سینەما یا ئەڵێنێکین بە فیلم، واتە دوو دەستەواژە گرنگە مۆدێرنەکەی ژیانی شار ئەرزشیان هێنرایە خوارەوە کران بە شتێکی ترکە وەکو جنێو بەکار هات. جگەلەوە ئەرکی هونەر لەو شوێنەی کە ئەبێت کۆمەلگا هۆشیار بکاتەوە گۆڕا بۆەوەی کە ئەبێ مەدح و سەنای دەسەڵات و حیزب بکە. بەداخەوە بە دوای ڕاپەڕینە کە ئێمە قەرار وابوو دنیاکەمان بۆ دنیایکی تر بگۆڕێ، بەڵام ئەوەی بینیمانەوە خزمایەتی دیسانەوە بنەما باسەکەم خزمایەتیمان دیسان لە شوێنەوە گۆڕیەوە بە خوێن و بنەماکانی هۆزگەرایی و عەشیرەتگەرایی و بنەماڵەگەرایی ئێستا لە هەر کاتێکی تر زۆرتر لە کۆمەڵگەی کوردی ئێمە هەژمونی هەیە کە ئەمە بە بڕوای من جۆرێکە لە تەعریب کە ناوی لێ نەنراوە.
دیسانەوە تێکدانێکی کولتوری بینی شار و گوندەکان هەیە نەک گوندمان ئاوادان نەکردوێتەوە وی ڕاوی مامۆستا دڵشاد لە سەرەتای نەوەدەکانەوە بەرنامەی ژیانۆی کوردستان ئامادەکە و دەستی خۆش بێتە یاسا بەردەوامە بەڵام کوردستانمان هەر نەژیانەوە کارێکمان کرد کە بە بەردەوامی تا ئەم چرکە ساتەشی لەگەڵا بێ کولتوری جیاواز و غەریب شارەکانمان بتەنێتەوە. لەوەش خراپتر دابەشکردنی زۆنەکانمان بوو. ئەگەر جاران یەک کوردستانمان هەبوو ئێستا زیاتر لە کوردستانێکمان هەیە. کوردستان بوو بە شاری سلێمانی و شاری هەولێر و چوزانم زۆنە جیاوازەکان کەمەش نکتەیەکی خۆشتان بۆ جێڕمەوە بە مەسەلەکە هەراوە جددی نەبێ. باوکم بۆ جێڕامەوە لە حەفتاکان وتی کێشەیەکی ڕەنگە عەشایەریە و لەو سەردەمەیە هەبوو بێ لە بینی ئەو کوردە کۆچەرانەی کە هاتوچۆیانە کرد پێیانەوتن لە زمانی شەعبیا پێیانەوتن کوردەکان و ئەوانی کە نیشتەجێ بوون پێیانەوتن گۆران. لە بینی کورد و گۆرانە کێشە بوو. ڕووداوەکە بۆ ساڵی 70 ئاگەڕێتەوە. کابرایەکی لەو کوردانە لەو کۆچەریانە بەو سادەیی خۆیەوە پێویستی بە نەشتەرگەریەکە بێت چێ بۆ بەغا لە بەغا نەشتەرگەریەکەی بۆ کرێەوە گەڕێتەوە خزم و کەسوکار لێ کۆ بنەوەڵێن ئەرێ لە بەغا چ باسە ئەویش ئەڵێ وەڵا ئیزاعەکە هەر باسی کوردێتی باسی گۆرەتڕی ناکە. لەوێ لە بیرکردنەوەی کۆمەڵایەتی ئەوە بەس خۆیان کوردن ئیتر ئەوانی تر کورد نین. ئێستا ئێمە ڕێک لەم چرکە ساتەیە ژین هەموو دنیا پێمانەڵێ کورد بەس ئێمە ئەڵێن ئاخر من جیاوازم لە کوردەکەی تر. تەفاسیلەکەی بۆ خۆتان بەجێڵم. باش لەم بەستەرەیە ئەوەی کە بەدی هاتووە جیاکردنەوەمان ئاسانترە بۆ ئەوی کە دەسەڵاتیان هەبێ بەسەرمانە و ئەو بنەمایانی کە بەعسیش ئیشی پێکرد بۆی کە کۆمەڵگەی پێ ڕام بکا و ئەبینین کە بە هەمان میتۆت ئیشەکرێتەوە. بەڵام مەلعەمل باشە چی بکەین؟ بە بڕای من هەندێک خاڵی بچوو باسەکەم کە هەڵوەشانەوەی هەموو ئەوەی کە لانی کەم ئەو سێ خاڵی کێسا من باسم کرد و دایان شتی تریش کاکرێ باس بکرێت ئەولەویەتمان بێ لە ڕێگەی بزوتنەوەی کۆمەڵایەتی و پەروەردەیی و فەرهەنگیەوە ئەتوانێت بەدیل بێ بۆ ئەو پرۆژە سیاسیە شکست خواردوانی تا ئێستا نەیتوانی و کۆمەڵگەی کوردی لەم کێشەی ڕزگار بکە. لەم بینەیە زۆر بە کورتی سینەما ئەتوانێت چی بکە. ئەو پرسیارەی کە من وەکو فیلمسازێک هەمیشە لە خۆم یەکەم لەم نێوەندەیە سینەما ئەتوانێت چی بکە لانی کەم بۆ ئەنفال تەنیا 5 خاڵ زۆر بە کورتی باسەکەم. یەکەمیان دۆکۆمنتکردن و پاراستنی یادەوەری. ئەگەر لە قۆناغێکا مامۆسایان لە پێش ئێمەیە لە ڕێی و چاوپێکەوتنانی کردویانە لە ڕێگەی و کتێبانی نووسیویانە لە ڕێگەی دواندنی شایەت حاڵەکانەوە توانی بێتیان بەشێکی گرنگی ئەم مێژوەزارێکیە بپارێزن. بەڵام سینەما توانێت بە شێوەیەکی جیاوازتر ئەم دۆکۆمنتانە بپارێزێ و لە یادەوەریە هەڵیان بگرێ و لە فەرامەشی ڕزگاریان بکە. یەک جیاوازی ئێمە و گەلانی تر لەو باسەیە بە تایبەتەوەوانی کە جینۆساید کراون ئەوەی ئێمە ساڵانە لە کاتی بۆنەکانە بیرمانەکەوێتەوە ئەم بابەتانە باسکەین و کۆڕی لەسەر بکەین و فیلمیکیان نمایشکەین. لە کاتێکا گەلانی تری وەگج و ئەرمەند چوزانم هەر کەسێکی تر ژیانی ڕۆژانەیان لەسەر ئەمە بنیادناوە سیاسەتیان لەسەر ئەمە ڕێکخستووە. یعنی هەموو شتێکیان بەرمەبنای ئەم شتە دروست کردووە. بەڵێ بزنسیش ئیتر هەموو شتێک. خاڵی دووهەم چۆن ئێمە ژمارە بگۆڕین بە چیرۆک یا بیگۆڕین بە مرۆڤ. ئێمە کاڵێن ئەنفال لێکسەڵێن 100 تا 2000 هەڵی گوندەڵی 4500 ساڵی هەڵەبجاڵە 5000 باسی ژمارە ئاکەین. بە سینەما ئەو ئیمکانەمانەیە تێ ژمارە بگۆڕین بە چیرۆک بگۆڕین بە مرۆڤ و ئەم چیرۆکانە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەرنەوە بە دوایینەوە بەجێ هێڵێتەوە و لانی کەمی گرنگی ئەم خاڵا ئەوەیە کە ئەو نەوانی بەم سینەمایە یا بەم پەروەردە هونەریە پەروەردە بن جۆرێک لە بیرکردنەوەی سیاسیشیان ئەتوانێت بۆ دروست ببێت کە لانی کەم بزانێت دوژمن کێیە.
و دوایی ڕۆژە لە ڕۆژانم گەنجانە گەورە بنەتوانن بە جۆرێکی سیاست دابڕێژنەوە. خاڵی سێهەم هۆشیارکردنەوەی جیهانیە، دیبلۆماسیەتی کللتوری. کاتێک تۆ فیلمێک دروستەکەی توی نێری بۆ فستیڤالێک لە دەرەوە لە ئیڤنتێک لە شوێنێکان نمایشەکرێ، دانی کەمی دنیا ئاگادارەکەی تۆ کە تۆ چیت بەسەر هاتۆ. خاڵی چوارەم پەروەردە و دەرونی کۆمەلگایە بۆی کە ئەم بابەتانە ببن بە بابەتی گرنگ و نەوەی داهاتوومان سوودیان لێوەربگرن. خاڵی پێنجەم و کۆتایی بریتە لە گەشەپێدانی هونەری. گەشەپێدانی هونەری وەک چۆن مامۆستا هۆمەر ساوتی تەنانەت بزنسیشان لەسەر ئەو بنەمایە ڕێکخستووە. ئێمەش دەتوانین هونەری خۆمان لەسەر ئەم بنەمایە ڕێبخینەوە. ئەنفال دەتوانێت تەنیا برین نەبێ، بەڵکو توانێت کەرەستەیەکی زۆر گرنگ بێ بۆ هونەرمان، بۆ پێشخستنی هونەرە. گە تۆ لە ساڵێکات چەند فیلمێک لەسەر ئەمە دروستکەی، چەند ئەکتەریەتە پێشەوە، چەند کۆمپانیای بەرهەمێنان دروستە بن، چەند گۆرانی و مۆسیقای تایبەت دروستەکرێن، واتە کولتورەکەش لەگەڵ ئەمەیە گەشاکە. زۆر سپاس بۆ دەرفەتەکە، سپاس بۆ هاوڕێیانم کە لەم فیلمە بێکەوە کارمان کرد کە بەرهەمی بەشی بەڵگە فیلمی ڕووداوە. بە سپاسەوە پێم وایە کاری زۆریان لەم بارەیەوە کردووە و هاوڕێیانەمان دەستیان خۆش بێ و زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر بەخێر بێن. ئەمڕۆ شەریعەتی ئەنفالە، بەیانی شەریعەتی ئەنفالە. ئێمە گەر تەنها باسی ئەنفالکەین، پرۆسەی ئەنفال ئەتوانین بڵێن 6 مانگی بەسەریەکەوە هیچ ڕۆژێک نیادی ئەنفال بێ. 22/1970 تا 6/9. بە هەر حاڵ سبەی یادی چیمابارانی گۆفتەپە و عسکەرە. ئەوەی کە من بۆ ئامادەکردوون تەنها تایبەت نییە بەم یادە، بەڵام چەند چیرۆکێک کاریگەر و قابلی تێڕامان لەناو ئەم پرۆسەی ئەنفالی چوارە بۆ ئامادەکردوون. لە ڕاستیە من نامەوێ سۆز و عاتیفەتان بجۆڵێنم، ئەگەرچی ئەوەش دیوێکی زۆر گرنگی ئینسانە. سلایدەکانی من، وێنەکانی من زیاتر بۆ تێڕامانە. ئامادەیە هاوڕێیان؟ بادانەدانە بەچێن، بەڵام من شۆم کردبوو چونکە پێم وا بە ئیشەکەمان لە تێگەیە. ئەگەر سەیری ئەم دوو وێنەیە بکەین هاوڕێیان، ئەوە ڕێگەوەیە کە کاکەوراز ئەڵێ، بەڵام بە دیوێکی ترە کەرەسەکان، بابەتەکان یا با بڵێن ئینسانەکان ونن، چی جەلات چی قوربانی. یەکیانەوەیە مستیلەیەکە لە گۆڕەشی بە کۆمەڵە ئینسانەکە، مرۆڤەکە ونە بۆ بە ئێسکان، بۆ بە ڕووفات، چیدی وەکو مرۆڤێکی زیندوو نەماوە، بەڵام مستیلەکە ڕەنگەکە جارێکی تر گیان هێنێتەوە بۆ مرۆڤەکە. و وێنەی دووەم خودەیەکی ئاسکەریە. تۆ توانین لە دیوی جیاواز و لە گۆشەی جیاوازەوە سەیری ئەم دوو وێنەیە بکەیت. من بۆ خۆم شیکاریەکی ترم هەیە بۆی ڕاستیەکەی ئەتوانین گریمانەی ئەوە بکەین ئەوەی ناو گۆڕی بە کۆمەڵەکە جەلات بێ و خودەکە قوربانی بێ. یعنی ئەتوانین ئێمە تێڕامانەکەمان بەم شێوەیەش بێت. وەڵاهی ئەگەر شۆ نەکەین ئێمە ئەم ئیشەمان ناڕات. هاوڕێیان لێرەیە قسەیەکی ئەم پیاوەمان هەیە، مامەفەندی خەڵکی گوندی جەلەمۆردا کە 400 کەس لە گوندەکەیان ئەنفال کراوە. ئەو ڕۆژەی کە ڕۆژەکەش دیاریکەین ساڵی 2008 مەوعیدێکمان بۆ دانا. لە ڕاستیە لەسەر داوای من هات بۆ پارتی چەپی سویدی ئەگەڕان بە دوای شایەت حاڵی گرنگ و دۆکۆمنتا بۆەوەی کە لە پەرلەمانی سوید بتوانن ئەم دۆسەیە کاری لەسەر بکەن. یەکێ لەو شایەت حاڵانەی کە ئاماژەم پێکردبووە، جەختم کردەوە لەسەرەوەی بێ مامەفەندی بوو. لەوێ مژدە خەلیل متەرجم بوو کە دانیشتوویەکی کوردی سویدە، خەڵکی کەلارە، پێشەوەی کە بچینە ناو پرۆسەی ڕسمیەوە وتی تکایە نازم بەڕاستی ناوەکەی بیرچەوە داوات لێ کات چی ڕاستە ئەومان پێ بڵێ. مامەفەندی ئەمە قسەکەی بوو، وتی جەناب من ئەوەندەم ڕاستی پێیە هەموو تەمەنم بەشی جێڕانەوەی ناکات چ پێویستم بە درۆیە. یعنی ئەم قسەیە بۆ من زۆر جێگەی تێڕامان بوو، زۆریشم لەسەر نووسیوە. بەڵام بە پێچەوانەی ئەمەوە تەمان مامەفەندی 36 کەس لە خزم و کەسوکارەکەی ئەنفالە 5 کەسیان خانەوادەکەی خۆین. بە پێچەوانەی ئەمەوە زۆر کارەکتەری فەیک کە پەیوەندیان بە ئەنفالەوە نییە و زۆر چیرۆک کراوە بە ئەنفال
چیرۆکی ئەنفالی خراوەتە پاڵ کە هیچ پەیوەندێکی بە ئەنفالەوە نییە بەداخەوە ئەم نەخۆشیە چۆتە ناو سینەماش لە کاتێکا من ئومێدم ئەوە بوو ئەوەی کە میدیا وێرانی کرد سینەما دروستی کاتەوە لە ڕاستیە ئەم چیرۆکە بۆ من زۆر ئازاربەخش بوو ئەمە چیرۆکی سامان ئیبراهیمە هیچ پەیوەندێکی بە ئەنفالەوە نییە دایک و باوکی ماون دایکی کوردێکی فەیلیە باوکی خەڵکی سلێمانیە لە یەک جیابوونەتەوە براوەتە ئەحداس خانەی نەوجەوانان ژن و پیاوێکی خەڵکی بابل تەبەنیان کردووە و گەوریان کردو دوجار ئەم چیرۆکەی بۆ خۆی دروست کردووە ڕوودا کەناڵی ڕوودا و فیلمێکی لەسەر دروست کردووە بە ناوی گەڕانەوەی ئەنفالکراوێ حاکم قسەیتیاکە لە کۆڵیار قسەیتیاکە دایک و باوکە ئەوەی کە بە خێیان کردو قسەیتیاکە بەڕاستی بۆ من زۆر جێگەی ئازار بوو بۆچی لەبەرەوەی من لە چوار کۆنگرەی نێودەوڵەتی لە سێ کەناڵی تەلەڤیزیۆنی بە تایبەت لەسەر ئەم دۆسەیە ئیشم کردوتومە وریای ئەم کەسە ساختەچیانە بن ئەتوانم ماف بەخۆم دەم ئەمە بڵێم وەزارەتی کاروباری شەیدان سەرۆک کۆماری عێراق سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری هەردووک سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و کوردستان پارەیان داوە بم کەسایەتیە و دکتۆرای تەواو کردووە خۆی هەڵبژار بۆ پەرلەمان کۆمەڵێک بەڵگەنامەشم لایە یعنی من چۆن ئەم چیرۆکەم ساخت کردەوە ناچمە زۆر ناچمە ناو ئەو چیرۆکەوە خۆشبەختانە دەرنەچوو بۆ پەرلەمان بەڵام ئەم کارکتەرە کە کرا بە فلم و فیلمی دۆکۆمنتای لەسەر هیچ پەیوەندی بە ئەنفالەوە نیە وە چیرۆکی تری لەم بابەتەشمان زۆرە بۆیە من لێرە پشتم بە قسەکەی مام ئەفەندی بەستوە ڕاستی ناساندن لە نادیارەوە بۆ دیار یعنی ئەوە لە بواری سینەمایە دکتۆر دەرشاد بە خۆشحاڵیەوە لێرە کتێبێکی ئامادەیە بە ناوی وێنە جوڵاو لە ڕاستیە سینەما توانێت لەمەیە چیمان بۆ بکات دوو جۆر ناساندن هەیە دوو جۆر دیارخستن هەیە یەکیانەوەیە کە ڕسمیە کاری پەرلەمان و حیزب و ڕێکخراوە سیاسیەکانە ئەمە بە فەرمی ناساندنە لە پەرلەمانانی ئەوروپا و لە وڵاتانی تر بەڵام کاری دووەمیان ناساندنی دووەمیانەوەیە کە تۆ بە هەموو دنیا ئەڵێ من ئەمە چیرۆکەکەمە بەڕاستیەوە کاری ڕۆشنبیران و ئەدیبان و شاکاری ئەدەبی و هوەریەوە بە تایبەتی کاری سینەمایە لە ڕاستیە سینەما توانێت ئەم چیرۆکانە بەرێتە ناو خەڵکەوە بەڵام لە هەمووی گرنگتر چۆن ئەیباتە ناو خەڵکەوە چۆن پیشانی دنیاەدایە چێت لە خەلەکانی سینەمای کوردیەوەیە و میدیای کوردیەوەیە تا ئێستا کارکتەری زەلیلمان پیشانەدا تاکو ئێستا قوربانیەکان بە زەلیلی جوانتر پیشانەدا لەوەی کە بگەڕێ بە دوای کارکتەرە قایمەکان ئەوانەی کاستانەوە سەر پێ ئەوانەی کە ئەیانەوێ با بڵێن کار لەسەر کوردبوونی خۆیان و لەسەر ئینسان بوون و خۆیان لەسەر بەرگەری کار بکەن تێڕامان با بڵێن جۆری یادکردنەوەمان لەسەر ئەنفال ئێمە هەمیشە ئەڵێن ئێمە ئەبێ یادەوەری دروستکەین بۆی ئەنفالمان لە بیر نەچی ئێ باشەوە لە بیرمان نەچوو ئەوە یادەوەریە گەگەر دادوەروەریمان بۆ دروست نەکە ئەگەر لە بوونەوەرەوە نەمان کاتەوە بە مرۆڤ ئەگەر عەدالەت خواز نەبین ئەگەر ڕۆحی بەرگریمان بۆ دروست نەکرێتەوە لە ڕاستیەوە یادەوەری نییە یعنی ئێمە هەمومان ئەنفالمان لە بیرە بەڵام ئەنفال چی بێ بەخشینەوەی کاکە و ڕاست باسیەکە یعنی ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی لەسەر میدیای کوردی ئەبێ بەردەوام چاوی ڕخنەمان هەبێ و لە ڕاستیشە بەو ئاڕاستەیە ئیشەکە کە کورد وەکو زەلیل پیشامدا ینی لە کەناڵی تەلەڤیزیۆنیش بە ڕاشکاوی ئەوە وتووە من ئەڵێم 1000 کەسمان لە ئەنفال 10,000 کەسمان لە ئەنفال لە بەرگریا بکوژرایە باشتر بوو لەوەی کە وەکو مێگەل بچێتە بەردەمی چەقۆی جەلات 100 ژنمان لە شنگال لە بەرەنگاریا بکوژرایە باشتر بوو لەوەی 6,000 ژنمان بکرێ بە کەنیزەک یعنی بەم دیوەیە ئێمە سەیری خۆمان و ئەنفال بکەین ئەگەر سێرێکی ئەم وێنەیە بکەین وێنەیە پێش ئەنفال ماڵی کورد ماڵێکی ڕەنگین ماڵێک پڕ لە ژیان پڕ لە جوڵە بەڵام دوای ئەنفال ماڵەکە بەم شێوەی لێ دێبێ بە ڕەفشسپی ڕاستە مەسەن کەسەکە وێنەی قوربانیەکانی بەرزەکاتەوەڵێ ئەمە منم ئەمە قوربانیەکانی منە بەڵام دوجار ئەمە وەکو ئەوایە تۆ ماڵەکەت بسووتێ بە بەرچاوتەوە بەس دانیشی و بگری یعنی هەر هاوارکەیت و بگری هیچ هەوڵێکت نەبێ بۆی بۆ کوژانەوەی ئەم ئاگرە لە ناو چیرۆکی ئەنفال لە ئەنفالی چوار چیرۆکێکەیە زۆر کاریگەرەوە پێشم خۆش بوو بە زەرورم زانی ئەم وێنەیە جارێکی تر ساخ بکەمەوەمە لە سوۆشال میدیاوە لە
تەلەڤیزیۆن و لە علامی کوردیا بە شێوەیەکی گشتی وا پێ ناساکرێ وا باسەکرێ کە ئەم مناڵە ئەنفال کراوە بارۆخ بردوێتی ئەنفالی کردووە و عەرەبەکانیش بە پێچەوانەوە ئەڵێن ئەمە سەید البارق ئەم مناڵی کوردی ڕزگار کردووە لە ئەنفالەوە ئەمە دوو چیرۆکە هیچیان ڕاست نین ئەم مناڵێکی مەسیحیە ناوی وسامە خەڵکی گوندی هەرمۆتەیە و بۆ زانیاریتان هەتاکو ئێستا ئەو ڕسمە بە ماڵی وسامەوەیە وسام لە تەمەنی 11 ساڵیا وەفاتی کرد من ئەم وێنەیەم بۆ هێنا و لە پشت ئەم وێنەیەوە چ چیرۆکێکی کاریگەر هەیە و تەنها چیرۆکێکی تراژیدی و ئازاربەخش نییە و پێویستمان بەوەیە کە بیر بکەینەوە بیرکردنەوە لەسەرەوەی کە بەعز چی بوو بەعزناسی بۆ ئێمە زۆر گرنگە و دوایەوە ئەنفال چی بوو ئەمە خاڵێکە بۆ من زۆر جێگەی جەوهریە بەس پێش بەوەی بچمە سەر و چیرۆکە وێنەیەکی تر بە هەمان شێوە ساغەکەینەوە ئەویژەم وێنەیە کە بە شێوەیەکی گشتی لە سۆشال میدیا بڵاوە بێتەوە کام حتا ئەمە کوڕێک هات کە پێم خۆشنیە لە ڕێناوی بێنم مقابلەیەکی دوور و درێژ یەک لاپەڕیان لە کوردستان نوێ بۆ تەرخان کرد کاڵێ ئەم مناڵە منم یعنی هێشە لەو مناڵانەی خستۆتە ناو بازنەوە مناقشەیەکی زۆرم لەگەڵکردن کاکە ئەم مناڵە تۆنیت وتی منم وەڵحاڵ نەچۆ ژێرباریەوە تا خۆشبەختانە زم ناکۆی ئیسماعیل فۆتۆگرافەرەکەی دۆزیەوە کە ئەوە تەناوەکەی جاسم خەسانپورە کۆمەڵێک وێنەیە مناڵانەیە هەیە نەکەرم وێنایە ئەم وێنەیە ڕاستە هی ساڵی 1970 بەڵام ئەمە هی ئاوارەکان کە چون بۆ ئێران نەگەوانەی کە بوون بە ئەنفال دێم وەسە قسەکەی مامەفەندی بە بڕای من بە کارکردن لەسەر هەڵچنینی چیرۆکی درۆ و پیشاندانی وێنەی ساختە یا با بڵێن بە ئاراستە بردنیەکی تر بۆ هیچ خزمەتی ئەنفال ناکە لە ڕاستیە ئەمە کارکردن نییە بۆ ئەنفال و ئەمە دروستکردنی یادەوەری نیە لە بیربردنەوەی یادەوەریە و لە ڕاستیە وێرانکردنی دۆسی ئەنفالە بۆچی لەبەرەوەی ئەمە دوژمنمان زۆرە ئەتوانێت ئەو وێنەیەت بۆ بکا بە بەڵگەکە ئەنفال درۆیە و ئەتوانێت ئەو فیلمت بۆ بکا بە بەڵگەکە ئەم چیرۆکە لە بنەڕەتەوە درۆیە وەکو ئەوی کە خەزرەجی لە ساڵی 2002 ئەڵێ چیمیابارانی هەڵەبجە عەلی حەسەن مەجید و حسێن کامل لێ بەرپرسن جەختە کاتەلەوەی کە عێراق بوو بەڵام لەم ساڵانەیە لە کەناڵی عەرەبی نەک ئەلعەرەبیە لە کەناڵی عەرەبی ئەڵێ درۆیە ئێران چەکی چیمیایی بەکارهێنا یعنی مە بەسم لەوەیە کە ئێمە جۆرێک لە نەیارمانەیە بێ بە وریایی مامەڵیان لەگەڵ بکەین دێمە سەر ئەم چیرۆکە لە ئەنفالی چوارە هەمان ئەو ڕۆژەی کە ئەو وێنەی تیاگیراوە بیرم نەبووە ئەم وێنەیە لە ماڵی دلێر شەمعون گیراوە لە هەرمۆتە ئەو وێنەی مناڵەکەی ویسام هەمان ئەو ڕۆژە دوای ئەوەی کە ئەم سێ کەسە لە ئاسمانی کۆیەوە لە فڕۆکەکەی بەرەیاتەوە خوارەوە ئەنوەر با بڵێن عەبدوڵای خەرابەیی و ئەم دوو کەسەی تر کە ناوەکانیان کانەبی ڕەزا و حەمەد ڕەزا دوو برابوون ئەوان خەڵکی گوندی شەوجەڕن دوایەوەی کە لە ئەنفالی چوار کەس نامێنێ لە ناوچەکەی ئەم سێ چوار پێشمەرگەیە مێنن من یەکێ لە پێشمەرگەکانم مقابلە کردووە بە ڕێکەوت ئەچێت دوورەکەوێتە لەو منتخە لەو کاتەیە بارق دێ ئەبێ بە مقاومە و لێکدان تا ئەو کاتەی فیشەکان پێمێنێ شەڕەکان هەتا بەڵگەیەکم لایە ئەڵێ ئەم مخەڕیبانە دوو پێشمەرگیان دوو سەربازیشیان کوشتوین بەڵام کە بەدیل ئەیانگرێ ئەیانبا لەسەر ئاسمانی کۆیەوە فرانەداتە خوارەوە ساڵی دوای ڕاپەڕینەوە یەک ڕووفاتەکانیان دەرهێنرایەوە کە شوانێک دۆزینەوە طبعاً ئەمە ڕۆژی هەژدەی مانگ دوو بەڵگەنامە هەیە لەسەر ئەمە کە دام و دەستگاکانی بەعس خۆیان بەڵایان کردوێتەوە و ناڕزایەتیان دەربڕیەوە لە دژی ئەم ڕەفتارەی بارق بەڵام بۆچی ناڕزایەتێکە بۆچی نەک بۆ ئاکتەکە نەک بۆ تاوانەکە ئەڵێ لەبەرەوەی بە پێش چاوی مستەشارەکانی کۆیەوە ئەمەی کرد گریمانەی ئەوە هەبوو کە گۆبەنێک یا ئاژاوەیەک دروست بێ ئەوە هەردوو بەڵگەکەیە کە من دامناوە یعنی هەموو ئەمانەی کە من ئەهێنم بەڕاستی بۆ ئێمە مایەی تێڕامانن جێگەی تێڕامانن چیرۆکێک بۆ تێڕامان ئەم چیرۆکە بۆ من زۆر تایبەتە هەم بەڕاستی بابەتی فیلمە و قابلی ئەوەیە کە پەرلەمانی کوردستان بەڕاستی بیر لە خۆی بکاتەوە ئێمە خەریکی چین لە دوای ئەنفال ئێمە چین ئەوەی کە کاکەوراز جەختی لێ کاتۆ منی جەختی لێکەمەوە کورد ئەبێت چێ بێ ئەبێت چی بێت ئەم چیرۆکە کچێکەیە بە ناوی کوردستان کچی ئەم ژن و پیاوەیە چیمەن خان و کا قادر کە من دیدارێکی دوور و درێژم لەگەڵا کردوون گەمارەوە درێن
دوایەوەی کە گەمارەوە درێن خادر داوا لە چیمەنەکە مناڵەکان ئەگری ئەو مناڵە بێدەنکە چیمەن ناچارە لەوەی کە خزم و کە سوکارەکەی و ئەو چەند عایلەیە بەیەکەوە ئاشکرانە بن و تا دێ گەمارۆکەش لیان نزیگە بێتەوە تا گەمارۆ نزیگە بێتەوە ئەو زیاتر دەست لە دەمی مناڵەکە تونەکە دوایەوەی لە گەمارۆکە ڕزگاریانە بێت دەست لەسەر دەمی مناڵەکە لا بە مناڵەکە مردووە خاڵی سەرنجڕاکێژەوەیە کە کوردستان مرد ناڵەکە ناوی کوردستانە دوای ڕاپەڕین دوایەوەی کە ئیتر کە سوکاری ئەنفال کراوەکانیان تۆمارەکەن خاڵێکی تر بۆ من زۆر جێگەی سەرنجە وابێ بۆ ئێوەش جێگەی سەرنج بێ ئەوەیە کە ئەوانێ مناڵەکان وەکو ئەنفال تۆمارکەن بێنەو بەرەو ڕۆتینات و لای حاکم و شایەت و ئەوراقەوە دوو شایەدێنن کە بەڵێ مناڵە بەم شێوێ بۆ حاکم ئەڵێ کاتە دایکی بکوژە یعنی کەواتە بێ دایکی حکم بدرێ لە ڕاستیا بە پێی قانون حاکم ئەبێ لەگەڵ نەسات معامەلاکە ئەبێ بکوژە دایکی بکوژە بەڵام پەرلەمانی کوردستان یاساناسی کوردستان ئەبێ پیر لەم دۆسەیە بکاتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەنفال بکەین کەواتە ئێمە چینە ناو چیەوە ناو پرسیارێکی جەوهەریەوە لێرەیە ئایا هەموو بکوژانی ئەنفال تاوانبارن یعنی ئەمە بۆ خۆی پرسیارێکە پرسیاری لەوە قوڵتر ئەوەیە کە ئایا میدیای کوردی کۆمەلگای کوردی چۆن مامەڵە لەگەڵم دایکە ئاکە یعنی ئەم دایکە تا ئێستا خۆی بە بکوژە زانێ چێ هەیە دڵی باتەوە و چ زەمینەیەکەیە بۆ ئەم دایکە وەکو جەلات خۆی نەبینێ کەواتە ئێمە لێرە تێڕامان لە ئەنفال ئەوەیە کە پێمان وان نەبێ ئەنفال تەنیا ئەوەی کە لە نوگرە سەلمان مرد ئەوەی کە لە گۆڕی بە کۆمەڵایە ئەنفالە زیاد لە 100 کەسمان بەس ئاو بردوێتی لە ئەنفالی دۆڵی جافایەتی و لە چیمەبارانی هەڵەبجەوانە نەڕووفاتیان هەیە و هیچ سەر و سۆراغێکیان هەیە ئەکرێ بڵێ ئەنفال نینەمانە 100 کەس 120 کەس 120 کەس تەنها لە شاخی کوڕکوڕ لە بەفرا ڕاقبوونەوە تەرمیشان نەدۆزرایەوە ئاکرێ بڵێ ئەمانە ئەنفال نین ئەمانە قوربانی جێنۆساید نین چاچی مەکە با خراپ نەبێ بە پێچەوانەی ئەم جۆرە لە بینینەوە گەنجانی گۆپتەپە خۆیان لە خانوویەکی قوڕا کتێبخانەیەکیان دروست کردبوو بەکارێکی هەرەوەزی کۆبوونەوە کتێبیانە خوێندەوە کچ و کوڕ و ئەوە یعنی کۆبوونەوەیەکی دەستە جەمعی زۆر جوانیان دروست کردبوو من کاتێک کە بەمان گەیشتم هەوڵمدا یارمەتیان بین بە سوپاسەوە ڕێکخراوی وادی ئەڵمانی ئەهات هاوکاریەکردن هەندێک کۆمپیوتەر و پێداویستی بە بڵێن کافی و ئەوانەی بۆ دابینکردن دوایی بیرم لەوە کردەوە کە لەم کرێچێتی خانویان بە کرێگرتە بوو ڕزگاریان بێ لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسەم کرد بە خۆشبەختیەوە خۆشحاڵانە هاتن بەدەنگەوە کتێبخانەیەکی زۆر جوان و ڕێکوپێک و بە دیزاینێکی زۆر باش بۆیان دروستکردن بەڵام زۆر بەداخەوە لە ناو ڕۆتینات و بێنەوبەرێ حکوومەتە یەک کەس بوو بە سوڵتان و باقاتەکەی پەرتەوازە بوون یعنی ئەم کتێبخانەیە بەو دیزاینە لە جاتی ئەم کتێبخانە قوڕینەیە گەنجەکانی تەفرەقە پێکرد و ئیتر دوایی بارحاڵ من کۆمەڵە گوێنەم هەیە کە پەرلەمانتاری سویدی سویسرا هیچ کۆمەڵێک گەزنەبی ئاهاتن سەردانی ئەم گەنجانەیانەکردن وەحاڵ کۆمەڵێک ئەمە چیرۆکێکی درێژە تەنها ویستم بیرتان خەمەوە بێجگە لە ئەنفالی چوار من دۆسەیەکەیە بۆ من زۆر زۆر گرنگە و زۆر جێگەی تێڕامانە ئەویش دۆزەی دەربازبانی گۆڕی بە کۆمەڵە ئەم کەسانە 14 کەسن و من پێم وایە 15 کەسن بەڵام ئەوە ئینکارێکی تایە ناچمە ناوی لەبەرویش ئەویان ژنە کە سوکاری چیرۆکێکی تریان بۆ دروست کرد ناتوانین بڵێن ئەمەمان ساخ کردوێتەوە لە پێشەوە 13 کەس دەرکەوتن حوتیان خەڵکی گەرمیانن حوتیان خەڵکی شەشیان خەڵکی بادینان نیەشان خەڵکی سلێمانیە بەڵام ناو ئەم دەربازبوانەیە دوو چیرۆکەیە دوو وێنەیە کە هێنم بەڕاستی بۆ من زۆر جێگەی تێڕامانە بۆ سینەماکاری کورد ئەبێ زۆر جێگەی تێڕامان بێ و خۆشبەختانە عارف قوربانی لەسەر هەریەکیان کتێبێکی نووسیوە و منیش لەگەڵ هەمویان دیدارم کردووە لەگەڵ یەکێکیان لەگەڵ دوانیان من کتێبەکانم بڵاوبووەتەوە بەڵام بە ڤیدیۆ هەموو دیدارەکانم هەیە لە ناو ئەم دەربازبوانەیە ئەم دووێنەیە
ئەگەر جوان فەیسەکانیان دیار بێ بۆ من زۆر جێگەی تایبەتە زۆر جێگەی تێڕامانە حەمعەلی عالیانی گەرمیان وڵاهی ئەویان نازانم کاگەڵشاد ببوورە حەمعەلی عالیان دوای ئەوەی ئێستێڵتەرمان دیدارێکی طبعاً حتا چیرۆکەکەی مامۆستا محەممەد خۆشبەختانە لێرەیە چیرۆکەکەی زۆر تایبەتە لەگەڵ هێڵتەرمانە هێڵتەرمان لە سەروبەندی وایە بۆ ئەبای بگەڕایەتەوە بۆ تورکیا مدەی تەواو بوو لێرە لەگەڵ ڕێکخراوی هێمان ڕایسوەچ ئەبای لەو مدای بگەڕێتەوە بۆ تورکیا ئەم چیرۆکەی کەوتە بەردەست کە نەجمەدینی فەقی عەبدوڵڵا پێی وتبوو جەختی کردەوە لەسەرەوەی کە هەر چۆنێک بێ یەک هەفتە مۆڵەتم بن لەبەرەوەی دۆسەیەکی زۆر تایبەت هەیە تکایە زۆر باش گوێ لەم چیرۆکە بگرن وەڵحاڵ ئەمش کاتێکی زۆری پێچوو بە مەرجێک ڕێگەیان بە ئێستێڵتەرماندا کە چیرۆکەکەی تایبەت نەبێ ئەوەی کە ئێمە پێڵێن قەتع ڕاتب یا جۆرێک لە بایکۆتی موچەکەیەکەن یا بە خزمەت بۆی حساب ناکەن بەرحاڵ چیرۆکەکەی لەگەڵ لە کەناڵی یوتوبەکەی من مقابلەکەی حەمعەلی و ئێستێڵتەرمان هەیە بە ڤیدیۆ ئەتوانن بە وردی گوێ لێ بگرن بەداخەوە لەوەشە ئەبێ ئەو برادرە بەم ڕاشکاوێم نیگەران نەبێ بەڵکو بەخوای بچێتەوە متەرجمەکە حیلکە حلک پێیەکەنێ من تا تاوام کرد زۆر عەزابم چەشت ناتوانێت لە ئازاری ئەم قوربانیە تێ بگە حلکە حلک پێیەکەنێ تەنانەت دیدارەکەی لە هێڵتەرمانی شتێکداوە بەهەرحاڵ یەک هەفتە دوای ئەم دیدارەکە ڕیکۆرد کرا حەمعەلی عالیان لە شەڕی ناوخۆیان کوژرێ لەبەرەوەی سەرنجەکە لەسەر چییە؟ ئەگەر حەمعەلی عالیان ئەبۆیە ماڵی لە ماڵی سەرۆکەکانمان سەلامەتتر وایە لە ڕووی ئەمنی و تەندروستیشەوە یعنی حەمعەلی عالیان ئەگەر دەبابەش بواە یعنی ئەگەر ببوایە بە ئاگریش کوێی ئەسووتان ئەم شاید حاڵە گرنگە کە دەربازبووی گۆڕی بە کۆمەڵی حەزەرە تاکە دەربازبووی گۆڕی بە کۆمەڵی حەزەرەوانی تر لە بیابان ڕزگاریان بووە ئەم لە حەزەر ڕزگاری بووە بەهەرحاڵ چیرۆکی حەمعەلی زۆر تایبەتە من بە دوور و درێژی لە سرم نووسیوە زۆر تایبەتە ئێستێڵتەرمانیش بە دوور و درێژی دیدار لەگەڵ کردووە یعنی یەک دنیال ڕەهەندی تایە کە ئیشی لەسەر بکرێ بەهەرحاڵەوە چیرۆکەکەی بوو چیرۆکی دووەمیان کاک عەبدولقەهار خەلیل خەڵکی گوندی کوورێمەیە ئەم لە ڕۆژی 1970 لە کۆمەڵکوژی کوورێمێ بە برینداری ڕزگاریە بێ بەڵام لە ڕۆژی 2024 کۆچی دواییەکە پرسیار ئەوەیە لە ماوەی ئەم چەند ساڵەیە لە نێوان ئەم دوو بەروارەیە ئەم ڕێکەوتە سەر سۆڕێنەرەیە ئەم کارکتەرە خەریکی چی بووە ئەبایە چی بکردایە خۆشبەختانە یەکێکە لە کارکتەرەکانی فیلمی 1970 و بەڵام من پێشنیارێکم ما بە پەرلەمان بە وەڵی پێم وا بێ ئەگەر بە هەڵە نەچوون پێم وا بیان بۆ وەزیرەتی پێشمەرگەش کەس گوێ لێ نەگرتم کە تاقانەکانی ئەنفال و ئەم دەربازبوانەی گۆڕی بە کۆمەڵ نابێت لە هیچ سەرکێکی سەربازیە کار بکەن وەکو پێشنیار نەگۆکۆ ئەمر باشترە کە کار نەکەن و کارێکیان پێ بدرێت کە شایان بن مەسەلەن بۆ نمونە هەر یەک لەمانە کە ڕووشیدا ئەمە بەداخەوە پێشمەرگەیە تەمان بۆ زانیاریتان حەمعەلیەوە پێشمەرگە بوو ئەوە چیرۆکەکەیەتی عەبدولقەهاریش ئاسایش بوو مقدەمی ئاسایش بوو یعنی پرسیارەکە ئەمەیە گوێی لە دەنگە گەبێت لە هەمان دەنگی ئەو زابتا ئەچێت کە وتی ئڕمی بیان کوژن ڕەنگە کابرا تووشی ئێستریا بێ پەلاماری ڕێک ئەو کەسەبا کە دەنگی لەوە چێو بیکوژێ یعنی بۆ ئەبێ بێجگە لە بەها ئینسانیەکەیان لە بەها دۆکۆمنتاریەکەیان لە قیمەتە ئینسانیەکەیان حەق نییە ئەمانە چەکدار بن حەق وایە کارێکیان هەبێ شایستە بن بەهەرحاڵ کۆمەڵێک پێشنیارم هەیە بەڕاستی نازانم چۆن بیان خوێنمەوە لەبەرەوەی زۆر وردە پێشنیارەکانم کۆمەڵێک پێشنیارن چڕم کردوونەتەوە بەڵام پێشنیارەکان زیاترن و بە تایبەتی لەسەر دوانیان زۆر ئەوەستم هێشانەوەی کە لە هەموو شارێک بە تایبەت مەسەن لە هەموو مۆنومنتێک چەمچەماڵ هەڵەبجەیە هەرچوویەکی تر زۆر ئاسانە کە ژوورێکمان هەبێ وەکو ستۆدیۆیەکی سادە و ساکار ئەم دەربازبانە بێن چیرۆکی خۆیان تۆمار بکەن دوجار ئیتر ئەمە وەکو ماتریاڵێک فیلمی لێ دروستەکەی کتێبی لێ دروستەکەی و دوجار ئەم چیرۆکانە ون نابن ئەتوانین لە هەموو شوێنێک لە مۆنومنتی هەڵەبجە توانێت ئەمە بکرێ بەڵام بەداخەوە کە نەکراوە هەموو گوندێک دەتوانێت ژوورێک تایبەت کا بەوەی کە کەرەسەکانیان جلوبەرگی تەمان من
بابەتی ئەو بابڕێنە ئەو کەرەسانە زۆرن کە بە هەدەر چوون زۆری شم لایە بەڵام کاتم نییە باسییان کەم بەڕاستی لە هەموو گوندێک ئەتوانین لە ژووری مزگەوتەکە لە ژووری مەکتەبەکە یەک ژوورت هەبێ بۆ وێنەکانیان فەرکراوان بۆ جلو بەرگەکانیان بۆ گۆچانەکانیان بۆ عینەکەکانیان و بۆ زۆر شتی تر بەرحاڵ نەکراوە بۆ نمونە هەر ئەو گوندی گفتەپەی کە ئێمە ئەم ڕۆیادیەکەینەوە دیارمەتیم بە کاک دەشێت من پچڕێن تکار لە یەکەم ئەزانم لە زۆر شوێن تریش کراوە بەڵام من ئەڵێم ئەبێ بکرێ بە کللتور لەو گۆفتەپەیە دوو مزگەوتی تایە مزگەوتێکیان 1 ملیۆن دۆلاری تێچوە بەڵام یەک ژووریان نییەوە یەک ژووریان نییە مامۆستا من کە کارکتەری فیلمەکەی کاکەورازە و خۆشبەختانە جێگەی حاجی عەبدوڵاگرێتەوە ژوورێکی بەکرێگرتووە دوای وادی ئەڵمانی مانگی 100,000 دیناری بۆیە ماوەی چەند ساڵێک ئەم ژوورە بەردەوام بوو بەڵام دوجار هەر نەبوو بە خەمی خەڵکی ئەو گوندە یەکی 5,000 دیناریان بدای کورە ژوورێکیان بە قوڕ دروست کردایان توانێ ئەمە بکەن لە کڵێسە کراوە لە هەندێک شوێنی تر ئەوە کارێکی زۆر گرنگە لە هەموو دەواازەی گوندەکان زۆر ئاسانە کە تەنان ماڵیشی تیانە بێ دیوار بەندێگەکەم تابلۆیەکەم ناوی هەموو ئەنفالکراوی ئەو گوندەی لەسەرنە هەر بۆ خۆی بەهایەکی دۆکۆمنتاری هەیە و ڕێزێکیشەوە جۆرێکە لە بەخەمەوە هاتن هەموو ماڵێک دەتوانێت لە دەرەوەی ماڵەکەی وەکو چۆنە لەنە ماڵی حاکم فلانە ماڵی مهندس فلانە ماڵی هەر کەسایەتێکی کۆمەڵایەتیە تابلۆیەکی لە دەرەوەی ماڵەکەی هەڵواسیوە ئەمە توانێت ناوی ئەنفال کراوەکانی بنووسێ ناوی شەیدەکانی بنووسێ کارێکی زۆری تێناچێ پارەیەکی زۆریشی تێناچێت ڕۆژانی یادەکان بکرێن بە ڕۆژی ئاشبوونەوە وەکو ڕۆژانی جەژنی ڕەمەزان و قوربان یعنی هەموو کەس بە ئەرچی خۆی زانێت کە دڵی یەکێکی ئێشان بێ بچێ ئاش بێتەوە یا مەسەلەن بۆ نمونەیە ئەگەر تەنانەت بۆی ئەمە بکەین بە کللتور گروپی کۆمەڵاتی دروست بکەین مەسەن دوو کەس لە یەک عاجزە بن با کە سوکاریان فالیش نەبن لەو ڕۆژەیە بەهایەک بۆ کۆمەلگا بۆ زیندوو ڕاگرتن بۆ زیندوو بوونەوە بۆ هەستانەوە سەرپێ دروستکەین ئێمە ئەم کللتورە دروستکەین بەهای ئاشبوونەوە و ئەو دوو پێشنیارانەی کە بەداخەوە نەگەیشتن یا شێوێنران ئەمە یەکێکە لە پێشنیارەکان لەسەر هەر گۆڕێکی بە کۆمەڵکە هەڵەدرێتەوە بەردێک لەم چیانەی کوردستانەوە لە شێوەی ئەم بەردە ببرێ لە شوێنی ئەو گۆڕەدا بنرێ بەڵام گەورە بێت توانای جوڵانی زۆر کەم بێت ئەگەر کرا لایەکی دا بتاشرێ ناوی ئەو کەسان ئەو لایەنانەی لەسەر بنووسێت کە گۆڕەکە هەڵەدەنەوە مەسەن بۆ نمومەسی شۆدای عراقی وەزارەتی کاروباری شەیدانە و ژمارەی قوربانانەی کە لەو گۆڕایە تەنها ئەوەندە تەواو خۆشبەختانە یا با بڵێن بەسپاسەوە دکتۆر تەها ڕەسوڵ هاتە پای ئەم پرۆژەیە پارەشی بۆ سەرف کرد بەڵام بەداخەوە شێواندیان ئەو بەردەی کە من ئەمیست برگیان لە نوگرە سەلماندایاننا ئەوەی کە ئەوان دروستیان کرد لە ڕاستیا شوێلی قەبر بوو بەڵام ئەوەی کە من ئەمێ بەهایەکی کللتوری هەیە یعنی بەردێکی چیاکانی کوردستانە چەند گۆڕی بە کۆمەڵمان هەیە ئەوەندە بەردمان لە بیابان دابنین تا ئەگەر هیچیشی لەسەر نەنووسین بەداخەوە یعنی وەکو چێلی قەبر ناوی منیشی لەسرە ناوی یەک دنیا خەڵکی لەسرە کامە پێویست نییە بەڕاستی یعنی ئەوەی کە خزمەتمانەکە ئەو بەردەیە کە ببرێتە ئەوێ دووەمیان ڕۆژێک بۆ سەر نەبڕین کە بەداخەوە میدیا ئەمەی شێوان تا ئاسیەوەی ئەوەنە تەریق بم لە ڕووم نایاباسیکەم من ئەمەوێ بڵێم ڕۆژێک بۆ سەر نەبڕین ڕۆژێک بۆ ناتوند و تیژی پەرچەکردارێک بۆ ئەنفال بۆ چیمیا باران بۆ هەر دۆسەیەک لەم دۆسیانە ڕۆژێک بۆ بە ئاگاهاتنەوە لە بەرامبەر چی لە بەرامبەر ئەوەی کە نەکەر مرۆڤەکانمان ئەم چۆلەکەی چەکەلەوانە هەزاران تەیر و تیر و باڵندەی ماڵی و چێوی بە چەکی چیمیایی کوژران ڕێزێک بۆ ئەوانە هەزاران هەزار سەر مەڕ و ماڵات و گوێ درێژ بەتاڵان بران لە شوێنێکی تر باسم کرد یەکێ لە شێخەکانی عەرەب لە دیالەیە یا لە تکریتە بزەبت بۆم ڕوون نییە بۆ ماوەی 6 مانگ گۆشت لە بازاڕەکان لە کەسوکارەکەی حرامەکە ئەڵێ لەبەرەوەی ئەوە تاڵانی کوردەکانە نابێت کەس بیکڕێ یعنی مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ئێمە بۆ ڕۆژێکمانە بێ بۆەوە بەڵام ئەوەی کە لە میدیا باس کرا ڕۆژێک بۆ گۆژ نەخواردن ناکاکە من باسی گۆژ نەخواردن ناکەم من باسی ئەوکەم لەو ڕۆژەیە چێشخانەکان گۆژ لێنەنێن قەسابەکان نەبن مریش فرۆشەکان نەبن ڕۆژێک بۆ ڕێزگرتن ڕۆژێک بۆ خوێن نەڕشتن ئەم دوو پەیامە نەگەیشت
یەکێکی تر ڕۆیشتن بۆ سەر مەزاری قوربانیان بە پێ ناڵێم چاولێکەری شیعەکان بەڵام بەلانی کەمەوە خاوەنی بەهای و قیمەتێکی کللتوری بین یعنی تەراتێنی سیارەیە های مۆدێل و فرکە فرکی مەسئول و کوڕی مەسئول و کۆنەجاش بەڕاستی یعنی ئینسان شەرم لە خۆیە کاپسێتە ئەو یادانە ڕۆیشتن بە پێ ئەمە بێجگەلەوەی لەباری تەندروستیشەوە جۆرێکە لە زیندومانەوە ڕۆژانی ئەم یادانە نەکرێن بە پشوو بە پێچەوانەوە ڕێک بە پێچەوانەوە بکرێن بە ڕۆژانێک کاری زیاتر بکەین بەڵام ئەگەر بکرێ بۆی وەکو کۆمەلگایەکی مشەخۆر سیر نەکرێن کاکە لە سەتا یەکنا لە سەتا نیوی داهاتی ئەو ڕۆژەم بخرێتە سنووقێکەوە بۆ بنیادنانی هەر کایەک هەر سێکتەرێکی ئەم کۆمەلگایە من مەسەرەن موچەکەم هەرچەندێکە لە سەدا نیوی موچەکەم ئەو ڕۆژە بە فەرمی حکوومەت بیبڕێبی خاتە سنووقێکەوە بۆ بنیادنانی ئیتر کاکەوراس فلمی پێ دروستە کاکێکی تر دامەزراوی ڕۆشنبیری پێ بەڕێوە بە هەر یەک لەو هەر کارێک لەو کاران هەر جۆرە شەڕکردنێک لە ڕۆژی یادەکانە ئەنفال هەڵەبجە شەنگال جێنۆسایدی بەرزانیەکان فەیلیەکان سزاکەی دوو قات بێت چ جای ئەوەی کە لەو ڕۆژای خەڵک بکوژی یعنی هەر جۆرە شەڕکردنێک سزاکەی دوو قات بێت لە ڕەشپۆشیەوە بۆ ڕنگپۆشی طبعاً خۆتان نەزانن فاشیزم لە دوای ئەنفال یعنی کۆمەلگای کوردی ڕەشپۆش کرد زۆر لەسەرەوە ناڕۆم لە بەرەوەی هەویرێکی ئاوچێشە بەڵام من چەند وێنەیەکم هێناوە ئێمە توانین بە هەمان ئەو جلانەوە بە هەمان ئەو ڕنگانەوە بە هەمان ئەو کراسە گوڵدارانەوە ئەو یادانە بکەینەوە من خوشکێکم وێنەیەکی ئەنفالیم هەیە کراسێکی گوڵدار و ئەوەی لە بەرایە ڕەنگا و ڕەنگاچم ڕێک ئەو جلە بە دوورە نەدەوە لە یادی ئەنفال ڕێک بۆ جلەوە ئیشەکەم یادەکە ئەکەمەوە نەک بە ڕەشپۆشی یعنی کۆمەلگا ڕەنگی بۆ بێتەوە خۆی پەرچەکردارێکی فکری و کللتوری و ئەخلاقی زۆر گرنگە لە بەرامبەر فاشیزمە ئەمە ئامانجەکەی منە هەمان ئەو بازن و گوارە و مستیلە و ئەوەی کە لە گۆڕی بە کۆمەڵا دۆزرێنەوە ئەوەی کە لە هەڵەبجە ئەیبینین لە دەستی قوربانیەکانە لە دەستی بکەینەوە بە تایبەتی ڕەنگیشین ئەم فۆتۆیە گۆڕی بە کۆمەڵی سەماوە لە تەلشێخە کاک خەبات عەبدوڵڵا گرتوێتی خۆتان سەیریەوە هەموو ڕەنگەکەن و ئەو مناڵەش مناڵێکی چیمابارانی هەڵەبجەیە کە لەوێ شەهید بووە مەبەسمەوەیە کە ئێمە بەم ڕنگانەوە بێینەوە ناوێن ئەگە سیر بکەین ئەنفالکراوەکانمان ڕەنگا و ڕەنگن و زیندۆکانمان ڕەشپۆشن سەیری ئەم وێنەیەکەن ئەوەش دوو ژنی ناوچەی ئەنفالی چوارن یعنی هەر بۆ خۆی ئەمە جێگەی تێڕامانە ئیتر ئەم وێنانە خۆتان بیبینن ئەمان ئەم دوو وێنەیە حەسیبە و ئەوەی تر خوشکن بەیان و باش چاوم نابینە بەیان و پەیمان هەر خوشکن سەیری جلو ڕەنگا و ڕەنگەکانیان کە ئەو مناڵانە تەوانە ئەو مناڵانەی گوندی وارانی تەنها دوو کەسیان دەرباز بوون بۆ زانیاریتان هەمویان ئەنفال کراون و شۆخان بە هەمان شێوە ئەنفال کراوە و ئەو دوو مناڵانە خەڵکی گوندی مەسوعی قەرەداخن بە هەمان شێوە ئەنفال کراون مەبەستم لەم وێنانە ڕەنگەکان چیمان پێڵێن و چیمان پێبەخشن ئایدیەکانی من بەڕاستی لەسەر بنەمای تێورە نێودەوڵەتیەکان و تێوری ڕۆژاوایەکان نییە تێورێکی خۆماڵیە یا با بڵێن کاری مەدانی خۆماڵی خۆمە کە لەم گۆڤارانەیان فالستان کارکتەرەکانە بینی ئایدیەکانی خۆمە بینی من با بڵێن لەوێ ئەتوانی شتی زیاتر ببینی لەوەی کە لێرە وتم و لەم سێبەرگەی سەردەمیشە کە لە بۆ کسەکە هەموو چاوپێکەوتنەکانم بڵاو کراونەتەوە لەگەڵ ئەو کەسوکارەیە بامان شێوە لە ماڵپەڕیان فالستان www.falstan.com دوا قسەی من کە هەمیشە ئەیڵێمەوە لە هەموو سین منارێکمان لە هەموو دیدارێکمان لە هەموو بۆنەیەکە ئەوەیە شەرمە دەست و پەنجەی ئازیزانمان لە بیابان هەڵوەری بن ئێمە لێرە دەست و پەنجە یەکتری بشکێنین سپاس بۆ گوێگرتنتان ئاخر وێنەشمان لەگەڵ کاک فەرەجی تۆپخانە دەربازبووی گۆڕی بە کۆمەڵ کە ئێستا لە ئەمریکا ئاژی یەکێکە لە دەربازبانی گۆڕی بە کۆمەڵی ڕوومادی ڕێز و خۆشەویستیمەیە سپاس بۆ گوێگرتنتان هەر ئەم ئیزافەی لەسەر قسەکانی جەنابی
بەندەش پرۆژێکم پێشێش بە وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفال کرد. ئەمەوێ لەم ڕێکخراوە و لەم یادا لەم ماتەمینەدا ئەم پێشنیارە دووبارە بکەمەوە و هەر نەیکەین بە قسە هەوڵ دەین ئیشی بۆ بکەین و بەدەداچوونی بۆ بکەین. ئێمە لە هەموو نەورۆزێکە ئاگرەکەینەوە و نەورۆز لە شتێکی ئاسایی دەرچۆ بۆ ئێمەی کورد کە ساڵانە لەو ڕۆژەدا پێمانەڵێ کە ئێمە چین و چیمان بەسەر هاتووە. ئێمە هەوڵ دەین لە هەموو یەکە کارژێرەکانی کوردستان مۆنەمنتێکە یان مەشخەڵێکە و تاشەبەردێک بێ ناوی قوربانەکانی لەسەر بنووسرێ و لە نەورۆزانە هەموو خەڵک بچین بۆ ئەوێ ئاگرین و ڕۆزەڵکەین و یادی ئایزانمان بکەین و بۆی ئەو یاد و بیرەوەریانە بەرزتر ڕابگرین. هەوڵ ئەنی پێشنارەکەم ئەوێ بیکەین بە پرۆژەیەک لە ڕێگای ڕێکخراوی ئازادبوون ئیشی لەسەر بکەین و دەستان خۆش بێت. ئەم کاتتان باش. من دەستخۆشی لە هەردوو برایان کاک هەوراز و کاک کۆمەرەکەم ڕاستەکەی ئەم باس و خواسانە کە کرێ ینی ئێمەمانان سڕ ئەکا لە باسی کورێمەیە یادی خێر کاک عەبدولقەهار کە پارۆفاتی کرد 33 کەس لە 23-27ەکەی بڵێن 6 دەرباز بوو 27یان کەوتنە ئەو گۆڕی بە کۆمەڵەوە. بۆ ئێمە بەستم لێرە باسی کورێمێ بکەم و کورێمێ بوو بە راپۆرتێکی نێودەوڵەتی The Destruction of کورێمێ لە 91کە تیمێک حدودی مانگێک کاریان لەسەر ئەوە کرد بە شێوازی گۆڕهەڵدانەوەی زانستی. ئەو کەسەی کە سەرپەرشتی ئەکرد ناوی دکتۆر کلاود کۆل سنۆ بوو. دکتۆر سنۆ زۆر علمیانە کاری کرد، زۆریش پەرۆش بوو بۆ کارەکەی. ئەو راپۆرتە بڵێن لەوەوە بە ئەنجام گەیشت. ئێوە وردەکاریەکی زۆر هەیە لە مەسەلەی کورێمەیە. بەرحاڵ ئەم پیاوە لە 2006 بانگ کرا بۆ محکەمەکەی ئەنفال. ئەم وردەکاریەکانی گێڕایەوە. سەدام جوابی دایەوە وتی کاکە تۆ وڵاتی ئێمە وڵاتێکی زۆر کۆنە، کێڵێمەی تۆ باسیەکەی ڕووفاتی بابلیەکان و سۆمەریەکان و چی دۆدا. ئەم پیاوە جوابێکیایەوە جوابێک کە ئەو کەسەی سەدامی بێدەنگ کرد. وتی ڕەنگە ڕاستە منیش لەگەڵ تۆ ئەم وڵاتە وڵاتی پڕە لە ئارکێۆلۆجیا وڵاتی کۆنە هەر لە سۆمەرە و بابلۆ تا ئەگاتە ئاشور و کێو ڕەنگە وا بێت ئەم ئێسک و پرۆسکانەی کە من هەڵم ماوە تۆداوتی تۆ ڕاست ناکەی و پرۆسکانە کێڵی سۆمەریەکان و ئاشوورەکان و بابلەکان. وتی بەڵام من پرسیارێکەکەم لە جەنابە لە سەروەختی سۆمەریەکان و بابلیەکان و ئاشوورەکانە سەعاتی دەستی هەبوو ئیشارەتی کرد بەسەر من ئەو گۆڕانەی هەڵم داوە ئێسک و پرۆسکەکان سەعاتی دەستی لە دەستا بوو بێدەنگی کرد. ئەم پیاوە ئەوەندە پەرۆش بوو بۆ ئیشەکەی لە ئەرجەنتین و گواتیمالیا لە ئەمریکا لاتینی زۆر کاری کردووە. زۆر شانازی بەو کارەیەوە کرد کە لە کورێمێ لە کوردستانە کردی. 2014 ئەم پیاوە وەفاتی کرد وەکو هەر کەسێک کە ئەمرێ وەسێتی کرد. وتی وەسێتی من ئەوەیە لاشەکەم سووتێنن خۆڵەمێشەکەم بەشێکی بەسەر ئەو شوێنانەی لە ئەرجەنتین کارم تیا کردووە و کاری زۆر جدیشی کردو لە گواتیمالیا کارم کردووە و بەشێ سەرەکیەکەی بیپژێنن بەسەر ئەو شوێنەی کوردستانە کە کارم تیا کردووە. یعنی ئەم پیاوە ڕاستەکەی ئەوەندە علمی کاری کرد ئەوەندە علمی کاری کرد لەمەودا زۆر بەداخەوە شێوازی گۆڕهەڵدانەوەکانی ئێمە هیچ وان نەکەوتەوە ئەودا ئەوەش کاک کۆمەر باسی مەوزوعی کرد چۆنێتی ڕەبتی قوربانیەکانمان بە خەڵکەوە. من یەک نمونەت بۆ هێنمەوە 700 و ئەوەندەیەک قوربانیمان هێنراوەتەوە با بڵێن لە بەشێکی لە دێبنەیە لە گەرمیان لە شاکەل، بەشێکی لە بەرزانە، بەشکی لە چەمچەماوە. ئەوەی چەمچەما هەمومان بەلایە تێپەڕێوێت. تۆ چۆن ڕەبتی ئەوانە ئەکەی 700 لەوانە چواردەوری بەنزینخانەیە. هیچ کاتێک کەسێک لە ئێمە ناچێت لە جەژنێکی قوربان و ڕەمەزانە باوا بڵێن سڵە گوڵێ یا مناڵی مەکتەب برێ کاکەما ئیسە مڵکی هەموو کەسە.
دوان لەو گۆڕە بە کۆمەڵانە ناسراون ژمارە ئەوەندە و ژمارە ئەوەندە فلان کەس و فیسار کەسە و کەس و کاریشیان ماوە لە شۆڕشایە بچنەسەری ئێمە تەنانەت ڕەتی ئەومان نییە کە سوکارەکەی دوو ناسراوەکە کە پیانەوەتون ڕقم ئەوەنە ئەوەنە ئەوە کە سوکاریەوە هەر دیسان کا کۆمەر باسی مەسەلەی ئاشتەوایی کە ریکۆنسیلیشن ئەمە لە با نەڕوێن بۆ هۆڵۆکۆست و ئەرمەن و کێ لە ڕواندا وڵاتێکی ئەفریقی هاوشێوەی هەرێمی کوردستانە تقریباً لە ڕوبەرە هەر هەمان ڕوبەری هەیە لە خەڵکەکە دەوری 8 ملیۆنێکە ئەوان کردووە لە 94 لە بینی 600 جنوساید هیچ ڕقمێکی ڕاستیان نیە 600 تا ملیۆنێک لە تووچی و لە هۆتۆی مێنڕەویش کوژراون بەڵام بە سیستەمی بێت کە لە محکەمەی نێودەوڵەتی بە سیستەمی ئەفریقیەکە گاچاچای پێڵە نزیکەی ملیۆنێک و 900,000 کەس محکەمە کرا ڕاستە کەس لەو محکەمانان نەکوژرا ئەو گاچاچایە بە زمانە ئەفریقیەکە زمانە ڕواندیەکە وەکو بڵین سڵحی عشاعری لای خۆمانە ئەو کەسانەی کە دەستیان بوو لە هۆتۆکانە و لە غێری هۆتۆکانە کە دەستیان بوو لەو کوشتارە هەر ماڵێ بۆ دراوسەکەی خەجاڵەتێکی زۆری کێشە هەر ئەوە نا تازە ڕابرد و ڕۆژ نا ئەو ماڵە چی پەیا ئەکا تا ئێستش لە 94 بەدواوە بەشێک لە داها بێچکە لەوە خەجاڵەتیان کێشە بەشێک لە داهاتەکەیان بۆ و ماڵەی ترەکە بوون بە قوربانی ئەمە ئاشتەوایی دروستەکەوە ئیلا من تۆ دوێنێ باوکی من و کوشتۆی سەبڕ عەفو بەوت قەیچێکە هەر کابرا خۆی بە پیاوە زانەوەکو سەڵ عێژاری لای خۆیان هەر فلسێکشی وەرنەگرت بەو شێوە ئەگەر ڕێمە بۆ کاک هەوراز فیلمەکە ئەگەر قسە باز زۆرە چزانمانە ئەگەر وەکو ئینگلیزواتەنی هینتێک ئیشارەتێک ئەو فیلمە خۆشی لێی ڕازی نەبوو من تەنها ئیشارەتێک بۆ ئەوە کە من زۆر لە فیلم و فیلمسازیە بەداخەوە زۆر سرم دەرناچێ بەڵام نەتیجەی تابعوانە ئەو کاتێش هەر لێرە باسم کرد لێرە ئۆرۆرا ماردیگیان یەکێک کچێکی 16 ساڵ بوو لە ساڵی 1970 عەفو گەیشتە لە تەمەنی 7 ساڵیە گەیشتە ئەمریکا برایەکی لەوێ بوو ئەم کچە یادەوەریەکانی خۆی نووسیەوە ناوی ئەرمینیا زەوتکرا و ڕەڤش ئەرمێنیا هۆلیوود ئەمەیان قۆستەوە کردیانە فیلمێک بە ناوی دوو ناو لە بریتانیا نامدرا ئۆکشن ئۆف سوڵ یعنی هەڵاتکردنی ڕۆح هەر لە ئەمریکاش فیلمێکی چەند دەقەیی تۆشە توانی هەری سەبنووسە ئەرمینیای زەوتکرا و ڕەڤش ئەرمێنیایە ئۆکشن ئۆف سوڵ لە یوتیوب زۆر بڵاوە فیلمێکی کەمتر لە چارەکێکە تەسەورەکەی ئەم فیلمە خۆی بوو بە ئەکتەر خۆی بوو بە ئەکتەر بەڵام کە ڕزمەکانی ئەبینی ڕێک و ڕەوان و ئەم لەگەڵ ڕێزما بۆ خانمان ئەمژنە ڕوتانە ئەوە کۆرێ ئەم ئیهانەیە ئەکرێن هەڵواسراون بە چوارمەخا ئێوە ڕاست ناکەن ئەوەی من بینیومە ئەم فیلمە نییە زۆر بە جوانی پیشانێدەن شتێکی تری گێڕایەوە کە چی کراوە و چی نەکراوە تەسەڕەکەن برادران ئەم فیلمە لە ساڵی 1990 بەرهەم هات ئەوەندە هاوسۆزی خەڵکی ئەمریکا و ئەوروپای لەگەڵ خۆی پیا کرد 30 ملیۆن دۆلاری بۆ هەتیوخانەکانی بۆ مناڵ هەتیوەکانی ئەرمەن کۆوە 30 ملیۆن دۆلار لە ساڵی 1990 مایقابل نزیکەی بلیارە دۆلاری ئێستێ و زۆر سپاس بەڕاستی برینەکانیان فالم کولایەوە لەم کەسمان فال نییە بەڵام بەڕاستی چوومەوە واقعا دڵتەنگ بۆ خۆم لەگە مناڵەکەمان مەشغوڵ کرد چکە بەڕاستی خەریب و تحمل نەکەم بەڕاستی بابەتەکە هێنێ ینی نەک لە شوێنێکی هاوەتەنگ نەبەرە خۆزگامە لە ئەو شوێنە تایبەتەی هەواری شار کە شوێنی سەدان کەس و ڕەنگە هەزاران کەسیش بێت و لەوێ پێشکەش بکرایە ئێمە لەوە زیاتری ئەنفال لەوە زیاتری پێویستە پێ بدرێنە 20 کەسێک بەڕاستی مامۆستا هەوراز قسەیەکی گوت لەگەڵ ئەوەی کاگە هۆمەرە بە حکمی ئێمە شوێنەکەمان لا چەپەک بوو توانیم هەرەوە نەقسە لە بابەتەکە بە بچەڕم ئەوەنەی دڵم لای ئەوە بوو کە سیرتان کەم باسی ئەو شەڕە گەڕەک و ئەو دیاردە ناقۆڵایی کرد کە لە ناو شارەکانە بەهۆی کللتوری
تێکەڵاوبوونەوە ڕوویداوە لەسەرەوەشە باسیەوەی کرد کە ئەمە بەعز لە پشتیەوە بەداخەوە من پێم وایە ئەمە بەعز لە پشتیەوە نەبوو ئەمە کەرەستە و ماتریاڵەکە لە بەردەستی بەعسە هەبوو بەعس بەست ئیشی پێکرد ئەینا ئەوەی لە ناو کووردا هەیە کە بگەڕێنەوە بۆ وەرگێڕانەکەی مامۆستا هەژار کە باسی شەرەفناماکە چیرۆکەکەی لە خزمەتی پێغەمبەرە باسیەکە کە کورد خەڵکانێکی ئەوان گویان نزان لێکراوە کە قەت یەک نەگرن چکاگەرێک برن زۆر خەتەرن کە باسی ئەو دیاردەیەکە کە یەک نەگرن دیارە ئەو کاتە ناکۆکی هەبووە پەلاماردان و یەکتر شکاندن هەبوو لەگەڵ دووە ئامۆژگارەکەی مامۆستا هۆمەرەکەوتی یەکتر بشکین ئەم دیاردەیە بەڕاستی بەردەوامە هەیە خویەکی من نازانم جەنابتان کۆمەڵ ناسن ئایا بەڕاستی من لە ناو جیناتمانە هەیە ئایا ئەمە خویەکە لە ناو ئێمە هەیە لەگەڵ دوێنێ خەریکی وەرگێڕانی بابەتێکی کاک عەلی شەمدینی وتارێکی نووسیوە بەڕاستی کورد و ڕەفتاری کەو کە باز لە کۆنگرەی قامی 26 نیسانی 2025 قامیشلۆکە کە چۆن دوای ئەو کۆنفرانسە هێشتا ئەو هێزانە خەریکی یەکتر شکاندنن هەموو ئەم بابەتە لەو مێژوە درێژەوە بیەنە هەتا ئەوەی کە دوێنێ کەسێک لە بەردەمی ترامپا بەڕاستی هێرشێکی ناڕەوا کاتە سەر شارێکی گەورەی وەکو سلێمانی بەدەر لە هەموو پاشخانێکی حیزبیوانە کە منەوەوان هەر ناوچەگەری هەر نەفرەتی لە یەکەم بەڵام ئایا تا ئێستا کەسێکی عەرەبمان بینی بڵێ تونێلێکی حەماسم بینیوە چەکی ئێرانی تیا بووە شتیوامان بینیوە بەڕاستی ئەم کارە ساتە ئەم دیاردێ من نازانم ئایا لە جیناتمانە هەیە من لە خزمەت پیاوێکا بووم کە 70 دانە ساڵە خەریکی کوردایەتیە لێم پرسیوتم جەنابەت بۆ خۆت کە هێندە لە ناو کاری سیاسی و کوردایەتیە قاڵی بەڕاستی پیاوێکی کورد پەروەریشە بۆ لەگەڵ ئامۆزاکەتان ناسازی وتی بابا ئەمە دەردە کوردە نەبە من و نەبە کەس چارەسەر ناکرێ ئەمە شێرپەنجەی پلە چوارە دەردی کیمیایی شارەسەری ناکە لەبەرەوەی مامۆستا هۆمەر فەرمووی لە جیاتی بەعس ناسی لە جیاتی دوژمن ناسی لە جیاتی تورک ناسی ئەبێ کورد ناسی بکەین هەتا ئێمە کورد ناسی نەکەین خەلەلەکانی دەردەکانی کورد نەدۆزینەوە چارەسەری نەکەین وڵای دوژمنەکانمان بن بە مەلایکەت شێمە هەر لە باردۆ خاوین بەخێراتنتانەکەین زۆر سپاس بۆ هەردوو مامۆستا هەوراز و مامۆستا هۆمەر بەڕاستی ئەمەی ئەمانەیەکەن کارێکی گەورەیە ئەوەی کە من ئاگادارم وە زۆر بتابعی نووسینەکانی مامۆستا هۆمەرەکەم یەکێکە لەو کەسانەی کە نەڵم خۆی لێرەیە خزمەتێکی گەورەی بە بواری جینۆساید وەنفال کردو کاکەوراژی دەستی خۆش بێ بوارەکەی زۆر گرنگە سینەما چکە ئێمە وەکو نووسەرانی بواری جینۆساید چەندین ساڵە هاوارەکەین ئەڵین وەکو سینەما یان وەکو فلیمی دیکۆمنتاری گرنگی بە ئەنفال بدرێ ناکرێ هەر بە نووسین بێت چکە بەڕاستی هەندێک خەڵکەیە لەوانەیە با بڵین گوێی نەبێ یان با بڵین لە زمانی کوردی تێنەگە هەنی کەواتە وێژێتێک خاڵبی پێڵین کەڕ کەواتە تۆ ئەگەر بیخیتە بواری سینەمایەوە ئەمە زیاتر لە هەموو جیهانە ئەوە باوە ینی خەڵک وا لە تۆ ئەوەی کە جۆ لە کورتە فلیمی گەگرێت تااقەتی خوێندنەوەی شتەکانی نەماوە بۆیە ئەوەی کاکەوراز ئێستا گرنگی پێدا لەگەڵ کاکۆمەر و لەگەڵ هەندێک نووسەر شتێکی زۆر باشە ئێمەژەی پێمان کرێ هاوکاری دەکەین ڕاگەیاندن کاکەوراز خۆت لە گەلی کوردستانی ئێستا دوسێ ڕۆژوازام قسەم لەگەڵ هاکردووی ڕەفیقی کۆنیشین من بۆ خۆم 3 ساڵ و نیوە لە تەلەڤیزۆنی دیێرین خۆبەخش بە کاکۆمەر لەوانەیە شایەتی بوو دەناسم جەنابم کاکە داوام لە تۆشکرد نەهاتی بەداخەوە ینی هەوڵم ماوە بۆ نمونە من خەڵکێک چاوپێکەوتم لەگەڵا کردو ئێستا ناتوانێت چاوی کوێر بوو خەڵکێک چاوپێکەوتم لەگەڵا کردووە کۆچی دوایی کردو ینی ئەمە سەرۆتێکی گەورەی هەرچەند لەوانێت تەلەڤیزۆنەکەمان مەحەلی بێ خۆبەخشیش ئەیکەم جاری وای ئەو میوانەیەکەیە باوەڕەکەی بە سیارەی خۆمەچم بە شوێنە و وەکو ناخواردنیش خزمەتی یەکەم هیچ داهاتێکی هیچ معاشێکی وەرناگرم بەڵام ئەمە مەبەستم ئەوە نێکە من ئەماکەم مەبەستم کەناڵەکانی ڕاگەیاندنە ینی زۆر کەم گرنگی بەوە ئەدەم بەدایبەت هەندێک کەناڵمان هەیە بالا لێرە دەست پێ کەناڵ هەشتمان هەیە کەناڵی ئاڤامان هەیە کەناڵ 24مان هەیە ئەمانە کولفەیەکی زۆر بۆ هەندێک بەرنامەیەک سەرڤەکەن هەندێک لە کەناڵەکان لەوانەیە بەرنامەکانن بێتە هۆی شێواندنی کۆمەڵگاش بەڵام کولفەیەکی زۆری بۆ سەر دەکەم لەسەر جینۆساید بۆ ئیش ناکەن نازانین هۆکارەکەی چی ئێمە ئامادەیمانتیایە بەرنامە ئەڵێن تا 10 ساڵی تر ئێماتوان میوان ئامادە بکەین چکە خۆمان کە سوکاری ئەنفالین خۆمان نووسەری ئەو بوارین و عیلاقەیەکی فراوانمان هەیە لایەنە پەیوەندیدارەکان پەرلەمان و حکوومەت بەداخەوە هیچ گرنگی بەم یادە نادەن و هیچ گرنگی وەکە عومەر باسی کرد ئێمە 6 مانگ لە یادەکەیان تەنها بەیانی نییە کە یادی گۆبتە بەیە تەنها 22 شوبات نییە کە یادی ئەنفالی دۆڵی جافایدە تەنها 4 نییە کە یادی ئەنفالی گرمیانە هەموو ڕۆژەکان لە ئەنفالین وە چیرۆکەکان زۆر بەڵە بەڵە تەنانەت وەزیری شەهیدان 3 ساڵە ڕووی لەم ناوچەیە نەکردو ئەمە چ وەزیرێکە ینی بەڕاستی ئەمە سوکایەتی پێکردن بە کە سوکاری شەهیدان و قوربانە بازرگانەکان
ینی ئێمە گۆڤارێکمانێ بە ناوی گۆڤاری ویژدانەوە پێم وایە ئەمە یەکەمین ژمارە بوو کە لەسەر جینۆسای زیاتریشمان لەسەر کرد من لەوێ جێگری سەرنووسەری گۆڤارەکەم زۆر دەوڵەمەند گەڕین باوەڕتانە بێ تەلەفۆنامە دەوڵەمەندێک کردوتی من خەستخانەیەکەم بە 20 میلیۆن دلار ئامادەیم تیانە 500,000 بم بە ئێوە ینی کەواتە ئەم 20 میلیۆن دلارە بۆ خۆناساندنێتی ینی 500,000 بۆ گۆڤارێک یان بۆ نووسەرێک بۆ ئەوەی هاوکاری بێ بۆیە بازرگانەکانە بێ هاوکارمان من ێستا خۆم دوو کتێبم ئەوە تقریبا ساڵە شتێکە داناوە لەبەر کولفەکە بەڕاستی بڵاوم نەکردوێتەوە بە لەوانەیە زۆربەی نووسەرەکان و گرفتیان ئەوەی کە هۆمەر باسی کرد مەسەلەی ئەو دیواربەندیان ئەو پایکە ڕووفاتی ئەنفالەکانی لەسەر بنووسرێ ئەوە شەر پێویستمان بە دەوڵەمەنەکانە و لەوانەیە زۆریشی تێنەچێت ئێستا خۆشبەختانە هەندێک لە گوندەکان کردویانە ئەمەد کرد واتە ئیشەکەت شێڵ یعنی گوندێک خۆی نەتوانێت تابلۆیەک بەڵای 100,000 پێ ناچێت کورەکەکەوە داونا 500,000 پێش ئەی ناتوان بەدەستی جەمعیەوە بکەن بەعکسەوە تۆ نابێ هەموو کارێک چاوەڕانی بکەی لە سۆنگەی ئەوی ترەوە بکرێ نا خۆ دەتوانین کاکۆمەرکە سوکاری ئەنفالە وڵە دڵبینارە پێت ئەیبە بڵێ بەڕاستی لە ڕووی ئابووری شۆ زەخت بخینە سەرەوە من لەوانەیە ئێستا خۆم هەوڵماوە لە گوندەکەی خۆمان شتێکی لەو بابەتە بکەین و قسەمان لەسەر کردوکە بیکەین بەڵام ئەمە من وە پێوەی ڵەسم بەڵام هەندێک خەڵکم تۆ هەر شێتی و ناکرد هەیە خەڵکی باش دەستیشی نەگرتۆ بۆی بڵێ وەڵام یارمەتی کە زوەر ناکەن دەستی هەر کەس هاوکاری دەدای وفەر کۆنفرانسی ڕێکخراوەکانی تایبەت بە جینۆسایدیان ئەنفال بەداخەوە ڕێکخراومان زۆرە ستافی ڕێکخراومانەیە من ئەیناسم دوو کەسی ئەکادیمیان دوو کەسیان تیانە کە لە بواری ئەنفالی جینۆسایدا شارەزایان هەبێ هەر وەکو شتێک دروستیان کردوێتەوە بەختیار عەلی قسەیەکی کاکۆمەر ئەڵێ ئەنفال بەردەوامە و ئەنفال بەردەوام دووبارە ئەبێتەوە بۆیە ئێمە قەت بیرمان لەوە ناکردەوە کە شەنگال دروست بێت ڕووداوی شەنگال یان تاوانی شەنگال بەڵام سیرەکەی بەردەوام ئەم تاوانیان ێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانیان لە ڕۆژئاوای کوردستان بەردەوام براکانمان خوشەکەمان جارێکی تر بە ناوێکی تر ئەنفالەکرێن و من قسەیەک شمێ لەسەر ئەنفال یان با بڵین ئەوەی کە زۆربەی نووسەرەکان پێڵ ئەنفالی بارزانەکان بەداخەوە ینی ئەو ناوە هەڵەیە ئەکرێ ڕاست کرێتەوە چونکە وشەی ئەنفال لە 1970ەوە ئەو جەنابە شارەزای تەواوتەیە بە بڕیاری حکومەتی عێراق وشەی ئەنفال لە 1970ەوە بە پرۆسی ئەنفال دانراوە و هەر ڕووداوێکی لە ڕابردووە ڕوویدابێ ناچێتە چوارچێوەی پرۆسەی ئەنفالەوە ڕێگریکردن لە ستایشی سەرانی بەحس و سەدا من دوێنێ کتێبێکم خوێندەوە تۆ بارانی ساڵی 1970 ناوی نووسەرەکە محەممەد ناوم بیرچەوە بەداخەوە یعنی باسیەوە کە ئەڵێ لەو کاتەیە ئەوانەی کە شەهید بوون دو قسەمە ئەڵێ ئەوانەی کە شەهید بوون ئەمانە سەدا حکومەتی بەعز موچەی بۆ بڕینەوە ڕێزی لێگرتون یەکاکە ئەگەر ئەوەش بوو بێ ناکری لەم کاتێ ئەو کاتە کە کردوێتی لەبەر دژایەتی ئێران کردوێتی چکە ئێران تۆ بارانی ئێری کردبوو ئەی حکومەتی بەعز نزیکەی 200,000 کەسی ئەنفال کرد چێ لەوانە قەرە بکرایەوە تا ئێستاشی لەگەڵا بە حکومەتی عێراقی قەرە بکرێتەوە سپاس بۆ سپاس بۆ سەرنجەکە ڕەحکەم ڕاستیەکەی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین یا بە دیاریکراوی ئەمەی زاگرۆز نشینان پێک هاتوین لە کۆمەڵێک دەستە و گروپی کۆمەڵایەتی جیاواز کە مێژوویکی دێرینمان هەیە سەختی جوگرافیا و دابڕاوی لە یەکتری بە دڵنیاییەوە هەر لە کۆنەوە ڕەنگە خێڵی جیاوازی بۆ دروست کردبێتین بەڵام هەندێک نمونەی بچوو کە توانم بێنمەوە کۆنترین شوێنەواری مێژووی کە تا ئێستا دۆزرا بێتەوە گرێمرازە ئەوەی کە لە گۆپەکلیتەپەیە شوێنێکە بۆ کۆبوونەوەی ینی جێگەیەکی بازنەیە 12 ستونی تایە وا لێک دراوەتەوە کە ئەمە شوێنی کۆبوونەوەی 12 سەرۆک تیرەی ئەو ناوچەیە واتە ئێمە بەر لە هەر شتێک جیاوازیمان هەیە جیاوازیەکە لە شێوەزار لە هەندێک ڕەفتار لە کۆمەڵێک شتی تری لەو شێوەیە بەڵام هەرگیز زانست پێمان ناڵێ ئێمە لە فیترەتەوە دژیەشین بەڵکو زانست بە پێچوانەوە پێمانەڵێ کە ئێمە یەک خوێنین یەک دڵین یەک هەستین چوزانم نمونەی زۆر سادەش هەیە هەر کاتێک کوردێک لێ قەوما بێت چبێتە شوێنێکی تر ئەگەر کوردێکی تری بینی بێ یەکسەر بەر لەوەی بپرسێت چی خەڵکی شوێنێکی دڵی خۆش بووە هاوزمانێکی خۆی هاو خوێنێکی خۆی دۆزیێتەوە بەڵام هەزاران ساڵ داگیرکراوی ئەزمموی گەلانی سەردەست سیاسەتی دەوڵەتانی جیاواز ئەتوانن ڕەفتار بگۆڕن و بەشێک لە میرنشینەکان لە ڕابردووە کەدا بەشە بن بەسەر عوسمانی و سەفەوی و چوزانم
قۆناغی دواتریش وای کردووە ئەم دوژمنایەتیانە بە بەردەوامی هەبن بەڵام ئەمە شتێک نییە چارەسەر نەکرێت پێم وایە هۆشیاری کۆمەڵایەتی ئەتوانێت چارەسەری مەسەلەیە بێت سپاس دەستخۆش دووبارە دەستان خۆش بێ من لە کاک سلێمان وڵای کاک سلێمانجیان پێشنیار زۆر کراوە بەڵام وەکەوەی کە ئەو بەڕێزانەی تریژ ئاماژیان پێدا حکوومەت لە ئاستی ئەویان نییە بەرپرسانی ئەم وڵاتە لە ئاستی وەرگرتنی پێشنیار و ئەوە نییە ئەسڵان یعنی من نەموت ینی هەر تەریق بوومەوە مەسەن پرۆژەی و دەربازمانی گۆڕی بە کۆمەڵ 6 ساڵ خەریک بووم تەنها ئەوەنەی کە لە یاساکە جێگەیان بۆ بکرێتەوە مافێشیان هەبێ کاکەژیان سادەترین شتێک کە من داوام کرد لە وەزارەت شەیدان لە پارلەمان لە جێگری سەرۆکی حکوومەت ئەو کاتێک کە کاک عیماد ئەحمەد بوو شتێکی زۆر سادە و ساکار بوو خانوویەک بۆ ئەم دەربازبوانە خانوویەک بۆ ئەو مناڵەونبوانەی هەڵەبجە بابەت دروستی مەکەن بە کرێی بگرن هیچی ترنا مەسەلەن لەسەر چی ئەساسێک منەوەم کردووە هەموو کەسەوەیە تەلەفۆن بۆ من بکە ڕقم تەلەفۆنی دەربازبەکانیشیانی بەمێ تەکلیفەکەی بۆ بکەم ناوە بۆی لەمە دەربازیان بێ سینەماکارە لێکۆڵیارە ماڵێکیان هەیە ئەمانە لێ دانیشن هەچن سەردانیانەکەن و ئەبێتە شوێنێک کە ینی هەر بەڕاستی بۆ کۆمەلگا زۆر گرنگە ناوەکەشم بۆ دانابوو ناو ماڵی ئازاد بووان بۆ هەڵەبجە بە هەماشیەوە ئەمەم لەسەر چی ئەساسێکە ناوە بڕاتان بێ لەسەر ئەساسی معاناتی قوربانیەکان زمناکۆ ئەڵێ من نانم لە ماڵێک خواردە بێ لە تەلەڤیزیۆنی مقابلەم کرابێ دە تەلەفۆنم بۆ کراوە شکێنراوە یعنی چی بۆ باسی منت نەکرێتەوە فلان ڕژنانن نەخوارد لە ماڵی ئەمە ئەگەر ئەمانە خۆیان ماڵێکیان هەبێ خانوویەکە بێ کە دۆزرێنەوە تاو کاتەی دۆسیەکان ساغە بێتەوە لەوێ بن بەرحاڵ لەبەرەوە پێشنیار زۆرە من خۆم بەش بە حاڵی خۆم گەشتبین نیم خۆزگە من هەڵە بوومایە و وەزعەکە بۆ شێوێنەوە مامۆستا باسی دەرباز ئەوەی دکتۆر سنۆی کرد پێم خۆشە ئاماژە بە یەک خاڵ بم ئەمە پەیوەندی بە ذاتی ئێمەوە و بە قورسایی ئێمەوە بەڵام خۆمان نانەسین ئەوەی کە ئەو خۆ بەکەم گرتنە مامۆستا باسی پرۆفیشناڵی دکتۆر سنۆی کرد ڕاستەکە بەڵام دکتۆر سنۆ تیمەکەی 4 گۆڕی بە کۆمەڵیان هەڵدایەوە دوان لە حەزەر دوان لە سەماوە حەزەر 1 حەزەر 2 یەکیانەوە بوو کە هەمعالیتی گول لە باران کرا حەزەر 1 حەزەر 2 سەماوە 1 سەماوە 2 13 ملیۆن و دۆلاری تێچوو ئەم 4 گۆڕە بەڵگەکانمان دەست نەکەوتەوە ڕووفاتەکانیش نەناسێنرانەوە چێن بەڵام زاندرا خەڵکی چ منتیقەیەکن ئەویش بە کۆمەڵێک ئەگەر بەڵام لە هەڵەبجە گۆڕەشی بە کۆمەڵ هەڵدراوەیەک توێژینەوەی تایبەتم هەیە لەسەرەوە گۆڤارێکیش بڵاوی کردوێتەوە بە تەواوی بە تایبەتیشم لەسەرەوە کردووە کورت هەڵی داوەتەوە 2 کۆرسیان بینیوە 2 وەرکشۆپیان بینیوە بۆ هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ بڕواتان بێت بە جوانترین شێوە بە پرۆفیشناڵترین شێوازی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ بە کەمترین ئالیەت گۆڕەکان هەڵدرانەوە هەر 27 کەسەکە ناسرانەوە هەموو بەڵگە یاسایەکان جوان و ڕێک و پێک جاکرانەوە تەنان تا ئەو ئاستە پرۆفیشناڵێتیە بۆ پارچەیە کانزا تەمان من هەموو راپۆرتەکەم لایە نووسراوە کانزایەکی نەناسراوە یعنی بەها بۆ هەر شتێکە بەو لەو گۆڕانەیە جەماعەت دەزانم ئەم گۆڕە چەندی تێچوو لە ڕووی پارەوە 4 ملیۆن دینار کە ئەو کاتە 3,000 دیناری 3,000 دۆلاریە کرد لەوەش کارە ساتبارتر ئەم دۆسەیە وەرنەگیرا لە دۆسیی دادگای باڵای تاوانەکان وەکو دۆکۆمنت بەڵام ئەوەی دادگای باڵای تاوانەکان ئەوەی دکتۆر سنۆ وەرگیرا چۆ ناو دۆسیی دادگای باڵای تاوانەکەەوە لەبەر چی لەبەر ئەوەی کە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی جەختی نەکرد بۆ لەبەرەوەی ئەو تیمە سەر بە وەزارەتی مافی مرۆڤی کوردستان بوو یعنی مەبەسم لێرە لەم خۆ بە کەمزانیە وەزارەت خۆشی پێی وابوو لەبەرەوەی ئێمە هەڵمان داوەتەوە کورت هەڵی داوەتەوە لەبەر کارەکە کەم کوڕێکی تایە بەڵام بە هەموو خۆزگەیەوە ڕاپۆرتتانە خوێندەوە بە هەموو تەحەدایەکەوە کارەکەی هەڵەبجە لەوەی دکتۆر سنۆ گرنگترە بە تەحەداوە من هیچ لەوان کەم ناکەمەوە ئەوانەی دەربازبانی گۆڕی بە کۆمەڵ ئەوەی بادینان مادەما مۆستا باسی کرد تەوانێکیان خەڵکی سلێمانێ نای کاکاشمە
یەکێ لە دەربازبووەکان هەمان ڕۆژ دەست بەعس کەوتەوە هەتا ساڵی 2012 کەسە وەکو ون بوو مامەڵی لەگەڵا کرا وەکو ون بوو دوایەوەی کە بەداداچوونێکی زۆر زۆرم کرد ڕۆژێک گەیشتم بە سەرەداوێک کەوتم ڕەنگە ئەمە ئەو پیاوە بێت فتح هەمان ڕۆژە ژیرێتەوە بۆ ڕۆژی دوایە برێ لە قەڵای نزارچێ بە بلۆگە کوژرێ تەوانەوە ڤیددیۆیە بڵاوە بێتەوە و مەسئولم لەم قسەیە بە بلۆگ ئەکوژرێ بە بێر چاوی ماڵ و مناڵەکەیەوە تاکو ێستا ئەوان لەو تراومایان بمبورە بەبەر چاوی ژن و مناڵەوە نەک ماڵ و مناڵەکەی بەڵام کاتێک کە من پرسیارم لە خاڵێکی کرد وتم تۆ ئەزانی فتح ماوەیان نەماوە تر وەحاڵ نەویست خۆی وتم بەس فتح کوژراوە حەزەکەم تازیە بۆ دانێن و فتحای بۆ خوێن وتی ئەزانم لەبەر بەرچای خۆمە کوژرا مەبەستم لە چییە مەبەستم لێرە کە تۆ زەمینەت نەڕخسان بۆ قوربانی چیرۆکی خۆی بجێڕێتەوە جورئەتی جێڕانەوەی هەبێ هەزار چیرۆکی ئەوان ونە بێت ئەمە گرفتەکەیە من لەگەڵ جاژ مقابلەم کردووە ئەڵێ من ئامادەم بچمە سەر تەلەڤیزیۆن داوای لێبوردن کەم حیزبەکان ڕێگەم نایەن حیزبەکان ڕێگەم نادەن یعنی ئەگەر تۆ هاتی زەمینەیەکت ڕەخسان بۆ ئەم جۆرە خەڵکانە بە جەلاد و بە قوربانیەوە توانی بە فراوانی با بڵێن بە کراوەی قسەی خۆی بکە ئەیکات بەهەرحاڵ قسە زۆر زۆرە لەسەرە و بابەتە سەبارەت بە حەمەعەلی عالیان یەک مەوزوعی زۆر زۆر گرنگ هەیە کە ئەمێ باسی کەم بەڕاستی حەمەعەلی عالیان من ڕۆحی شاد بێتە ئایکەری من ڕاوێژکاری فیلمەکەی بووم بەشدار بووم لە فیلمەکە نەیخستە ناو فیلمەکەەوە کە من ئێستاشەوە بە زۆڵ مەزانم بۆچی لەبەرەوەی حەمەعەلی عالیان لە شەڕی ناوخۆ کوژراوە گوایە ئەمە لە ڕووی نەتەوەیەوە ئێمە علاماتی پرسیاریان نیشانی پرسیارمان دێت سەر کە من بە هیچ جۆرێ لەگەڵەوەیان نیم لەسەر هەمان ئەم چیرۆکە لە کۆنگرەی سێی گۆڕەگۆ کۆمەڵەکان باسی ئەم چیرۆکەی حەمەعەلیم کرد بەداخەوە زۆربەی نووسەران و ئەکادمیەکانی تەوان ڕێزێکی زۆر زۆرم هەیە دکتۆرجیان ئەکادمیەکان هاتن سەرزەنشتێکی زۆر زۆریان کردم لە کاتێکە عەرەبەکان ئەجنەبیەکان کە 75 کەس بەشدار بوون هاتن بەسەرما گریان وێنیان لەگەڵاکردم و شتێکی زۆر تایبەتت باس کرد سەرزەنشتیان کردم تحقیریان کردم ئەزانین لەسەرچی لە وەڵا لەبەرەوەی تۆ ئابڕووی کوردت برد وتم بابە تۆ کوشتوتە ئابڕوود ناچێ من باسیەکەم ئابڕوومەچێ یعنی من باسیەکەم ئابڕووی کوردە بم بەزەو کوشتێتی ئابڕووی کورد نابە یعنی لێرە کە قسەکەم لەسەر تێڕامانە قسەکەم لەسەر ئەوە نییە کە بەڕاستی ئابڕووی کورد بەرم کورد بۆی ئابڕووی نەچێ بێت تێڕابمێنێ ئەبێ بزانێ لەکوێیە ئەوەی کا عوسمان بۆ کاک وەڵای کاک کاملجان ئەوە گلەی هەموو کۆمەلگای کوردیە لە دەسەڵاتی کورد من شخصی خۆم دەسەڵاتی کوردم لە باسەکانما کانسەڵ کردووە کانسەڵم کردووە نە لەبەرەوەی ئەترسم نە لەبەرەوەی کە ڕەخنەمنی لەبەرەوەی ڕەخنە بگری و نەگری بێفایدەیە ئەم دۆسەیە ئەبێ هەڵگرین بۆ دوای قۆناغ مەسە ئێستا بۆ نمونەوەی کە فاروق ڕەفیق نووسیوێتی ئەوەی کە دکتۆر دڵشاد نووسیوێتی حتا بۆ خوێندکارەکانی خۆی بڕات بێ تەمەنی درێژ بێ بڕات بێ بۆ دوای خۆی سوودی هەیە ئەبێ ئەم کۆمەلگای و قۆناغە تێبڕن ببوورەکە کاملجان عەفوم کە یەک دقە یارمەتیم بە ئەخ با من قسەکەم تاو فەرموو ئەمەندەی کە قسە بە فاروق ڕەفیق دەڵێن کە ئێمەش دیفاعەکەین بەحسە ئەوانە دەسەڵاتیان هەبێت چی لێ ئێماکەن قسەکە من کە قسە لەسەر ئەنفالەکەین باز لە ئەنفال ناسی و کورد ناسی و بەعز ناسیەکەین باز ئەوەی کە تۆ باسێکی فاشێتە کاکە بەعز کورد بۆ ئەوەی کە فاشی نەبێ بێ بیر لە خۆی بکاتەوە بگەڕێتەوە بۆ ئینسانبوونی خۆی مامۆستا ئارام ڕەخنەم هەیە لە قسەکانی جەنابەت نەک هەر سەرنج بەڕاستی تۆ نابێت چاور لە دەستی کەسەوە بێ من پرۆژەیەکم ڕاگەیان پرۆژەی ئەنفالستان کە ئەمیز بە کاری دەستە جەمعی دەرچێت نەکە لە ڕووی مادیەوە مەسەر کاک ڕزگار خۆی شەکە لەو کەسانە کە هاوکار بوو زۆر کەس هاوکار هەبووە بە 250 دیناری عراقی هاوکار بوو هەبووە مەسەلەن بۆ نمونە 500,000 دیناری و توێتی نابێنەوەم بنووسی وتم ئامادەنی مناوت نەنووسم بەڵام تۆ ئەتوانی بە ناوی مناڵەکانتەوە بنووسی زانیم پرۆژەیە بۆچی بوو خۆ مەسەلە کارەوە نەبوو کۆتە چیرۆکەکان بنووسیتەوە مەبەستم ئەوە بوو کە شتێک پیشانی ئەم میلەتە بی کە کاری دەسە جەمعیەکە لەبەرەوەی ئەسڵەن ئەنفال لێدان بوو لە کاری هەرەوەزی گۆدنشینەکان یعنی تۆ ئەتوانی
کاری هەرەوەزیت هەبێ بۆ هەر کایەکی ڕۆشنبیری ئەنفالستان تا ئەو کاتێک کە موچە بڕا و موچە بە پارەی خەڵک دەرەچوو بەڵام بە پارەی چێ بە پارەی دەوڵەمەندەکانی شارنا بە پارەی ئەو پیرێژن و پیرەمێرد و کەسوکاری ئەنفالانەی کە ڕزگار خۆی یەکێکە لەو کەسانەی کە لە دروستخورمات و پارەی وەکۆ کردەوە بەڵام بەچی گیانێکەوە بەچی ڕۆحێتەکەەوە ئەگەر پارەت نییە توانی یەک گوێنە یەک فۆتۆی کەسوکارەکەت بنێری شتێکی لەسەر بنووسی گرنگەوەیە تۆ لەم پرۆژەیە بەشدار بە لە هەمووی مهمتر سەرتانەیەشێنم بەما چەند پیرێژنێکەیە یەکێ لە حەفسە پار وەفاتی کرد ڕۆحی شاد بێ 50,000 دیناری ناردەبوو من بە زۆرم زانی 50,000 دینار بوو لە جاتی کوڕەکانی لەبەر 6 کوڕی ئەنفال بوو من 6,000 دینارم جێڕایەوە 44,000 دینارم بۆ ناردەوە وتم گرنگ بەشداریەکەی تۆیە گرنگ ئەوەیە تۆ لە جاتی هەر کوڕێکت بڕێک پارە ئەی گرنگ ئەوەیە تۆ ناوی کوڕەکانت چێتە ناو ئەم پرۆژەیەوە نا پرۆژەی گۆڤاری ئەنفالستان یعنی پرۆژەیە کە ئینسان بنیاتەنێتەوە بیرۆکەکە بەداخەوە عنی دوای موچە حجەیەک دروست بووە بەڵام خۆ ئێمە نەهاتین ئەنفال گۆڤارەکە بۆستێنی کردمان بە PDF ئێستا بە PDF بڵاوە بێتەوە پرنتی ناکەین لە ئۆنلاین بڵاوەکەینەوە گۆڤارەکە تاکو ئێستا بەردەوام لەبەرەوە تکام وایە چاوتان لە دەستی کەسەوە نەبێ یعنی جارێ ئەسڵەن من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم هەر پێم عیبە کتێبێکم بڵاو بێتەوە ناوی مەسئولێکی لەسەر بێ نەک لەسەر ئەوەی کە گەندەڵە نەک لەسەر ئەوە لەسەر ئەوەی کە زۆر نامەسئولە بەرامبەر بە بەرپرسیارەتەکەی خۆی بۆچی من ڕووسوری کەم ناوی بچێت سەر پرۆژەیەکی من ئەوە بڵاوە بێتەوە ئەم قسەیە و پێم باشە کە نەچنە بەردەم فێری ئەوە ببن خۆتان لەناو خۆتان چەنی بۆتان نەکرێ شاید نییە کاری زۆر گەورە بکەن چەنیش بۆتان نەکرێ ئەوەی کاکەوراس کردێتی لەسەرەوانە ئیشی تاکە کەسێکە بەڵام کاکەوراس فیلمێکی لەسەر دروست کرد یە خۆ نەوەستا نەژوەستا لەسەرەوەی کە کەس هاوکاری ناکە بڕات بێ داوام لە ڕێکخراوی وادی ئەڵمانی کردوتە من کوڕە پارەکە فۆتۆکانی بۆ ناشۆرێتەوە من سکانەرێکم هەیە ناتوانم بیێمێ لە بەرەوەی هی دایرە بوو زۆر ئاسانە وتیان بە چەنە 1,000 دلاری شتێ بچێ مشکل لە نێوتم بای 300 دلار یەکسەر بۆیان کڕی یعنی قسە زۆر زۆرە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆتان سەر مێشاندن بەڵام پێم وا بێ گرنگ بوو